ڕۆژ باش من ڕێبینی ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بورگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بەرنامەی ئەمڕۆ چەند بورگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە. هەروەها چەندتەوەری سەرەکیمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین و پامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری وەروەها چەند بابەتێکی دیکە هەیە کە گفتوگۆی لەسەر دەکەن. ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ دەکەین و هاوکاریشمان لە دوهۆکەوە تەوەرێکی دیکەی دەبێت ئەویش لەگەڵ میوانەکەی گفتوگۆی لەسەر دەکات. ئەو دوو تەوەرەی کە لێرە لە ستودیۆ لەگەڵ میوانەکان گفتوگۆی لەسەر دەکەین دوو تەوەری سەرەکیین. تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر بۆنە کۆمەڵایەتیەکان و ئاینیەکان بۆ تایبەتی جەژن دەکەین و ئامادەکاری لە ڕووە کۆمەڵایەتیەکەی بووی. ئێستا سەردەمێکی نوێیە، سەردەمی کۆرۆنایە، جیاوازە لە سەردەمەکانی دیکە. ئێمە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان بابەتێکی کۆمەڵایەتی گەورەمان هەیە، زیاتر خەڵک نەریتی کۆمەڵێک نەریتی کۆمەڵایەتیان هەیە کە لەگەڵم سەردەمە ناگونجێت. لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە دەکەین چۆن دەتوانین جەژنێک بەڕێ بکەین و ڕێمایەتە دروستەکان جێبەجێ بکەین و نەریتە کۆمەڵایەتیەکانیشمان بتوانین لە ماوەی کۆرۆنای واز لەبێنین. لا تەوەری دوای بەرنامەکەشماندا قسە لەسەر بابەتی کوالیتی خواردن و نرخ و هەندێک قسە هەیە کە لە ناو خەڵکدا گفتوگۆی لەسەر دەکرێت لەسەر بابەتی بە تایبەتی بە مەسەلەی بەسەرچوونی خۆراکەکان. ئایا تا چەند چاودێری بازرگانی و لیژنەکانی قایمقامیەت لە شار و شارۆچکە جیاوازەکان چاودێری ناوبازار دەکەن و لە جەژنی ڕابردوودا تاوەکو پێش جەژنی ڕەمەزان وەزعی هەرێمی کوردستان لە بابەتی کۆنتترۆلکردنی کۆرۆنا وەزێکی باشمان هەبوو، بەڵام لە جەژن بەهۆی تێکەڵبوونی زۆری خەڵک بەهۆی ئەوەی کە قەرەباڵخی زۆر دروست بوو، گرفتی گەورە دروست بوو، بەهۆی ئەوەی کە لە زۆربەی شوێنەکان لە شوێنە بازرگانیەکان ڕێنمایەکان جێبەجێ نەدەکران، گرفتێکی گەورە دروست بوو، خەریک بوو کۆرۆنا لە کۆنتترۆل دەرچێت لە هەرێمی کوردستان. ئێستا بابەتەکە وردە وردە بەرەو هێوربوونەوە دەڕوات. چی دەکرێت لەگەڵ چاودێریکردنی بازار لە هەمان کاتدا شوێنە بازرگان و دوکاندارەکان ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی دیسانەوە لە دوای جەژن گرفتی تەندروستیمان بۆ دروست نبێتەوە. هەروەها گوتمان هاوکاریشوان لە دووەکەوە تەوەرێکی تایبەتی هەیە کە لەگەڵ میوانەکەی قسەی لەسەر دەکات. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەکەمان دەبێت کە ئەمڕۆ لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمدا پاس لە نەریتە کۆمەڵایەتیەکان دەکەین لە جەژندا. ئێمە لای خۆمان لە باشووری کوردستان کەسانی کۆمەڵایەتین بە هاوڕێکمان دەگەین یاخود بە کەسوکارمان دەگەین وا بووە پێشووتر لە جەژنەکانی دیکەدا تەوقە و لە باوەشگرتن و ماچکردنیش هەبووە تەنانەت. بەڵام ئێستا سەردەمی کۆرۆنایە، لایەنە تەندروستیەکان پێمان دەڵێن دەبێت دوور بکەوینەوە لەو بابەتانە. چۆن دەتوانین ئەو بابەتانە جێبەجێ نەکەین و لە هەمان کاتتا جژنە پیرۆزەش بکەین. پێشووتر دەمانگوت هەر لەم بەرنامەدا چەند جارێک قسەمان لەسەر کردووە لە ڕۆژانی جەژندا بەنامەیەکی فەیسبوک یاخود بەنامەیەکی مۆبایل زۆر بێهەستە یاخود بە تەلەفۆنێک ئەمانە هەست و سۆزی تیان نییە، سەردانی کەسەکە بکە پیرۆزبایی لێ بکە. ئێستا کە لە سەردەمی کۆرۆناداین ئەم بابەتانە دەتوانین بێتە شوێنگرەوەیەک بۆ پیرۆزباییکردن بۆی خۆمان بپارێزین. ئەمە و چەند بابەتێکی دیکە لەگەڵ میوانەکەمان قسەی لەسەر دەکەین بە تایبەتی کە ئێستا لە قەیرانی جگە لە قەیرانی کۆرۆنا لە قەیرانێکی داراییشدا چۆن بۆ بکەین ئەوانەی کە ئەگەر موچەش دابش نەکراوە ئێستا لە پێش جەژن، ئەو کەسانەی کە هەندێک پارەیان بەدەستەوەیە چۆن مڕاعاتی ئەو کەسانەی دیکە بکەن کەسە هەژارەکان بکەن. هەندێک بابەت هەیە کە پێشووتریش دیاردەیەکی هەر جوان نەبووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دانانی خواردن و هەندێک بابەتی خۆڕازادنەوە ئەم بابەتانە بتوانین لەم کاتەدا ئێستا ڕەچاوی ئەو کەسانە بکەین کە موچیان وەرنەگرتووە هەندێک بابەت بە دووربین لەم جۆرە نەریتانە. بۆ قسەکردن لەسەرم بابەتانە میوانداری بەڕێز عەدنان ساڵەیمان کردووە کە توێژەری کۆمەڵایەتیە. کاتنان ڕۆژ باش بخێر ڕۆژتان باش و بەیانیتان باش و بەیانی بینێر بە ڕێزەکانیش باش. زۆر سوپاس. سبەینێ جەژنە ژنی قوربانە ینی لای خۆمان عادەتەکان وەڕاتوین کە کۆمەڵێک نەریتمان هەبێت کە بێت جێبەجێ بکەین. تۆ پێت باشە سبەینێ لە جژنان نەریتە کۆمەڵایەتیەکانمان چۆن بێت وەکو توێژەرێک؟
بەڵێ وڵە سوپاسانەکەم سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ تەوەرەکە سوپاس بۆ ئامادەکاران و سەرپەرشتاریان و بینەرە بەڕێزەکانیش پێباشبوونی ئێمە پێباشبوونی واقعی ژیانی خەڵکەکەمانە چونکە تاوەکو ئێمە کۆمەڵگەکەمان باش بێ ژیانی خەڵکانی خۆمان و چواردەورمان باش بێ ئێمەش باشە بێ کەوا بوو پێباشبوونی ئێمە سەرنج و تێبینیمانە لەسەر پێباشبوون و ژیان و گوزەران و ئاسوودەی و بەختەوەری خۆمان و خێزان و کۆمەڵگەکەمان کە مادام پێباشبوونی ئێمە ئەوە بوو کەوابوو ئەبێ کۆمەڵگەکەمان کارێ بکەن بەوەی کە خۆیان و چواردەوریشیان بەختەوەر بن و دوور بن لە هەندێک دەرد و بەڵا بۆیە واقعی ژیانی کۆمەڵایەتی ڕنگدانەوەی لەسەر ئێمە دیدی ئێمە بۆچوونی ئێمە ژیانی ئێمە و لە ڕابردووشە لە ناو مێژوو ئەدەبیاتی ئێمەدا هەبووە بۆ نمونە ئەمە لای زۆربەی شاعران ڕەنگی داوەتەوە کاتێک کە شاعیرێک ئەڵێ جەژنی من گریانە ئەمڕۆشی وەنە جەژنانەکەم ئەبێ لەو منزورەوە هاتبێکە بۆ نمونە خەڵکێک لە کۆمەڵگەکەیدا برسی و هەژار بوو بێ کاتێک کە بێکەسی شاعیر ئەمەی وتبێ یان نەیتوانی بێ پێداویستی جەژن بۆ مناڵەکانی دابین بکە یان بۆ نمونە واقعێکی سیاسی تاڵ لەسەر کۆمەڵگەکەی بوو بێ کاو کاتە ژیانی خەڵکی لە ناڕەحەتی و ناخۆشیدا بوو بوون و ئازادی و سربەخۆیان نەبوو بێ ئەبێ هۆکارێک دنەی شاعریدا بێ کە بۆی کە جەژنی من گریانە ئەمڕۆشی وەنە جەژنانەکەم بەرگی من جەور و جەفایە میحنەتە سەیرانەکەم خەڵکی مەسرور و شادن دەستە دەستە دێنە خوار من خەریکی دەردی خۆمم تەرکی ناویارانەکەم ئەبێ ئەم واقعە پاڵی بە شاعیرەوە نابێکە وایوت بێ و ئەگەر ناشاعریش تاکێک بۆ وەکو تاکەکانی کۆمەڵگەی کوردەواری و حەزی کردووە ئەویش مەسرور و شاد بێ ئاسوودە بێ بەختەوەر بێ کەوابوو ئەم تەرکی ناویارانکردنی ئەم هۆکارێک بینە سەر ئەم بابەتەی خۆمان کە سبێنێ جژنە و ڤایرۆسی کۆرۆنا ئەو بەرەو مەبەستەکە هەنگاومانەنا بەڵێ بەرەو مەبەستەکە هەنگاومانەنا کەوابوو ئەگەر ئێمە بڵین با سبەینێ جەژنمان وەکو جاران گەرم و گوڕی و بەختەوەری و هاتو چۆ و پێکەوە دانیشتن و گاڵتە و گەپیتیانە بێ ئەمە کاتێکی نادیاری کاتیە وای لێ کردوین کەوابین تەرکی ناویاران بکەین ئەژینا ئێمە بە یارانەوە جوانین یان ئەگەر بڵین سبەینێ با زۆر معانەقە و باوش نەکەین بە یەکترا و یەک ڕانەموسین ئەمە کاتێکی نادیاری ناخۆشی نەهامەتیە کە هاتۆ بەسەر واقعی کۆمەڵگەی ئەمە و کۆمەڵگەکانی تریشە و ئەگەر نا ئینسان و مرۆڤ چەند بەختەوەرە لەگەڵ یارانی خۆی دۆستانی خۆی خۆشەویستانی خۆی بەو پەڕی خۆشەویستی و باوەشی پێدا بکە بۆیە ئێمە مەفهومێکی هەڵە لە ناو ئێمەدا بەڵاو بۆتەوە ئەمە لای نوێش خوێنەکانی ئێمەش پیاوە ئاینیەکانی ئێمەش مسلمانانی ئێمەش ڕەنگی دایەوە کاتێک خەریک بوو بە ئاقار و تەفسیرێکی عقایدی هەڵەیە بیبەن بەوەی کە ئێمە بۆچی ڕێگەی تخوساتە ئاینەکانمان لێ بگیرێ و ئەو ڕێوڕسمە ئاینیانەمان لێ بگیرێ ئەمە ڕێگرتن نییە بۆ نمونە کاتێک ئێمە هاوارەکەین دادمان هاوارمان فیغانمان لەوەیە کە خەڵکی نەباخۆمان بپارێزین ئەمە ئەو پەڕی پلەی خۆشەویستیە بۆ تۆ بۆ من بۆ کۆمەڵگەکەمان بۆ چواردەورمان کە ئێمە ئێوەمان خۆشەوێ هەروەکو کە ئاشتاکەی دروستیان کرد من تۆم خۆشەوێ نامێت لە دەستت بدەم ئەمە ئەوەیە نەک ئەوەی کە ڕاوەیەکی تری باشڕێ بۆیان هەندێک کەس هەیە دەڵێن قورسا یعنی ئەمە نەریتێکی کۆمەڵایەتی وا ڕاهاتوین پێچێت تۆ برادری من بی یان خزمی من بی ئەگەس بینە پێت بگەم تاوقەت لەگەڵ نەکەم یان لە باوەشت نەکەم یا ماچێکت لەگەڵان نەکەم و جژنە پیرۆزت لێ نەکەم بڵێ ئەم کەسە محەبەتی بۆ من نەماوە بابەتەکە پەیوەندی ئەڵێ بە کۆرۆناوە نییە ئێستا کۆرۆناڵێ وەرزەکە گەرمایە و ئەو بەرەو کۆنتترۆڵە چێ یان بە دیوێکی دیکە وایە خوێنێتەوە بەداخۆیانی ئەم قسەیە لەن ئەمە چی ئەو نەترسنۆکی بۆ بابەتەوا لێەکەی بۆ بابەتەکە هێندە قورس نییە بەڵێ وڵا لەوەی هەندێک جار هەندێک شتێت تا لە دەستی نەدی لەوەیە زۆر ئەو قەدر و ڕێزەی نەبێ لە لامان لەوەشە شت لە حەدی خۆی کە تێپەڕی کرد کاردۆخی شاعیرەڵێ سزای هەر سەر بڕینەموو لە حەدی خۆی کە تێپەڕکە پندێکی کوردیشمانەیە هەر لای شاعیر ڕەنگی داوەتەوە ئەڵێ پێت لە بەڕێ خۆت ئەوە زیاتر ڕامەکێشە وە شاعیریش ئەڵێ ئەگەر پێت زۆر ڕاکێشی ئەچێتە کۆت و هەندێک شاد ئەم زیادە ڕەوێژ وای کردبێ بۆ نمونە لەوەیە من لەگەڵ چواردەوری و کەسەکەی خۆمە و کەسێکی تر لەگەڵ چواردەور و کەسەکەی خۆیە لەوەیە تاوەکو ئەم دوورە پەرێزی و لێکدا بڕانە نەبێ ئەو نەقەدری ئەو تێکەڵاوی و ئەو بابەتە کۆمەڵایەتیانە نەزانێت کە چەند ئینسانەکان بۆ یەک زەرورن کە مرۆڤەکان چەند هاوکار و تەواوکەری یەکترن کە چەند ئێمە قەدر و ڕێزمان بە مرۆڤەکان و
چواردەور و خێزان و کۆمەڵگەی خۆمانەوەیە لەوەیە من دیدێکی پێچەوانەمە بێ لەگەڵ ئەمەیە بگرە بە پێچەوانەوە ئەمە تێگەیاندین ئەم واقعی دوورکەوتنەوەیە کە تێگەیاندین بۆی قەدری ئەو پێکەوە بوونەمان بزانین بۆیە ئەگەر ئەم دوورکەوتنەوە نەبووە ئەو نە قەدری پێکەوە بوونمان نازانی و ئەم دابڕانە نەبووە لەوەی ئەوەندە قەدر و ڕێزی ئەوەمان نەزانی با کە تۆ هاودەمی و هاوسۆزی و ئاخافتن و گفتوگۆ و خۆبەتاڵکردنەوە لەگەڵ چواردەور و کەسەکەی خۆتە لەگەڵ واقعی کۆمەلگەی خۆتە چەند پلەیەکی باڵای ئینسانی و مرۆڤ دۆستی هەیە بۆیە ئێمە بێ هەموو ڕووەکانی بڵێن بابەتەکە ئێستا بەو شێوەیە کە ئەگەر پێشتر تۆ بە کەسێک بگای شلای ئەبووە تەوقەت لەگەڵا بکردا و ماچت کردا و لە باوشت بگرتایە ئەوە خۆشەویستیت بۆ دەرەبڕی بەڵام ئێستا سبەینێ ئەگەر بە کەسێک بگری خۆشەویستی دەربڕینەکە ئەوەیە کە ئەم تەوقە و ماچکردن و لە باوشگرتنە نەبێ فعلەن باتێ بگین گزارشکردن لە کۆمەڵێک شت هەندێک جار ینی سیر ئەەکەی بۆ نمونە عەزیز نەسین گەورە نووسەر و چیرۆک نووس و ڕۆمان نووس ئەڵێ باو بۆدی ئەوە نەماوە ئینسان دابنیشێ لەگەڵێکە ئەو هەموو قسە و گفت و گۆ و دەربڕینە بکە ئەڵێ زۆر جاران تۆ ئەتوانی بە نیگای چاوێک ئەو پەڕی پڕی خۆشەویستی بە بەرامبەرەکەت بڵێ و ئەتوانی بە نیگای چاوێک ئەو پەڕی پلێ خەشم و قین بە بەرامبەرەکەت بڵێ لەوەشە ئێستا لە ئێستای ئێمە بتوانین لە بۆنە کۆمەڵایەتەکان و جژنەکانماندا لە سەرنج و نیگا و تێڕامانێکە کە چەندێک لە تۆ دوور بوو ناتوانم باوەش و معانەقەت لەگەڵا بکەم لەو سەرنج و نیگای چاوەیەتوانی هەموو ئەو پلە سۆز و خۆشەویستی بۆ دەربڕی بەڕاستی و ئەتوانی پێی بڵێ کە ها تو سیرەکەیەوە من ئەواسە ڕێگریەکەم لێکە کە ناتوانم تێر دڵی خۆم تۆ ڕابووستم باوەی کە ئەمە دەبێتەوەی ئەوەی کە ساردیەکمان بۆ دروست نەکات چونکە هەندێک کۆمەلگا هەیە لە کۆمەلگا جیهانیەکان دەڵێن ئەو ساردیەی زۆر کەسەیەکە بۆ نێو پێی گەشتوێڵ ئەو ساردێریکە لە بۆ نە کۆمەلگا ئەوروپی و ئەمریکیەکان هەیە با ئەم ساردێژ نێتە ناو ئێمە هەندێک کەس ئەو بیانۆشی هەیە لەوەی بە ئێمە هەمیشە کاتێک ئێمەی بۆ منە ئێوەی ڕاگەاندن کار و پرسیارکەر ئێمەی وەڵامدەر و مامۆستا و توێژەر هەمیشە یعنی شتێکی تایبەت بڵێن بەوەی کە عوامی کۆمەڵگەکەمان پێی پێ نەبرد بێت چونکە ئێمە بێ هەمیشا بێ ئەو گەوهر و دڕوو مەرجانە لە قوڵای دەریاکانە لێ بێ دەرئەێنرێ و ماندووبوونێکی زۆری ئەوێ و هەمیشە ئێمە شتێک بڵێن کە بە فعلیق مقنع بێ و قەناعەت پێکەری بینەر و بیسەرەکانی ئێمە بێ لە کۆمەڵگەدا هەندێک جار لەوەیە بە پێچەوانەوە بۆیە ئەلێم ئەو دیدە بخەینە ڕوو و ئەو زیادە ڕوویکردە لە مامەڵە کۆمەڵایەتەکانە وای کردبوو کە واقعی مامەڵە کۆمەڵایەتەکان بەرەو ساردی بڕوان نەک ئەوەی کە ئێستا بۆ نمونە ئەم پەتابەڵا نەگریسە هاتووە بە سەرماندا و ڕێگریمان لێکا لە بۆی هاتوچۆ کەم بکەینەوە ماچکردن کەم بکەینەوە باوەش و معانەقە کەم بکەینەوە تێکەڵاوی کەم بکەینەوە بۆ لەبەرەوە ئەو کاتە وای لێ کردبوو کە خەڵکی بەرەو ئەوە هەنگاو بنێن ئەوەندە بێزاریان دەرەبڕی ئەرێ ئەمە چی بوو نەبڕایەوە بۆ نمونە باواز لەمانە بێنین و ئەمەریتانە چیە لە باو باپیرانەوە بۆ ئێمە ماوەتەوە بەڵکو بە پێچەوانەوە ئێستا نوقتە و خاڵی دەستپێکردنەوەی جارێکی تر بارگاویکردن و ئەوەیە کە جارێکی تر شەحنمانەکاتەوە بۆی ئێمە گەرم و گوڕتر بین لە مامەڵە کۆمەڵاتیانە ئەوەیە کە تێگەیاندین لە نەبوونی حزوری ئەم واقعە کۆمەڵایەتی و مامەڵە کۆمەڵایەتیانەدا کە نەماوە و نییە سەیریکەها کۆمەڵگەی ئێمە بەرەو هەڵدێر و بەرەو ساردبوونەوە هەنگاو ئەنێ بۆیە جارێکی تر ئێمەی بارگاوی کردەوە بارگاوی بە مەحەبەت بە سۆس بە خۆشەویستی بەوەی بە پەیوەندە کۆمەڵایەتەکانمان باتون و تۆڵ بن ئێمە باسی لایەنە ئیجابیەکە یەکەین ئێمە باسی پێشتر ئێمە هەر لەم بەرنامە شاباسمان کردووە کە دەمانگوت بە مۆبایل بە تەلەفۆنکردن پیرۆزبایی لە کەسمەکە نامەیەکی بۆ منێرە ئەمانە پیرۆزبایی بێهەستن ئێستا لەم سەردەمی کۆرۆنایە ئەتوانین بڵێن بابەتەکە پێچەوانە بووەتەوە هەندێک جار دیدی کەسەکان بۆ شتەکان والێکە شتەکە چاکە یا خراپە چونکە لەوەیە من نامەیەکم بۆ دێت دیدی من بۆ نامەکە سارد و سڕە وازانم ناوەڕۆکی نامەکەش سارد و سڕە بەڵام تەوەقوعەکەم لە ئەم ڕۆی پەتای کۆرۆنادا کاتێک کە ئێمە نامەیەکی مۆبایلمان بۆ دێ هەست بە ڕوحیەت و گەرم و گوڕی ئاو نامەیە بکەین کە پاڵی پێوە ناوین جاران دید و سەرنجی ئێمە ناوەڕۆکی ئێمە ڕاوەی ئێمە بۆ نامەکە ئەوە بوو کە ئەم نامە سارد و سڕەچی هەموو یەک فۆنتەوە هەر خۆشمان سەرنج و تێبینیمان لەسەری داوە بەڵام ئێستا تێ ئەگەین بەوەی کە ئەم کەسە ناتوانێت بێ بۆلات ناتوانێت سرد لێ بدا و ناتوانێت لە نزیکەوە باشتری ئەزانی لە جێگەی سەردانکردن لە ئێستادا ئەبێ هەمومان بەباشی بزانین لە ئێستادا ئەبێ هەمومان ڕوحی یەکتر بپارێزین لە ئێستادا ئەبێ هەمومان ئەو سەرنج و تێبینێمان هەبێ تێکڕای کۆمەڵگەکەمان لەم پەڕەوە بۆ ئەو پەڕ لە باکوورەوە بۆ باشوور لە ڕۆژ ئاوا بۆ ڕۆژەڵات ئەبێ ئێمە سەرنج و تێبینیکی وهامانە بێ پاراستنی ڕۆحمان گەورەیە
ئەم خۆپارێزیە بە ئاقاری وەهم و خەیاڵ پڵاویە نەڕوا بەڕاستی ئێمە هەمیشە ئەبێ وەسەتیەت و تەوازون ڕاگرین هاوسەنگی بپارێزین ئەوەیە زۆر جاران خۆپارێزی لەلایەن هەندێک کەسەوە وای لێ هاتووە بۆ بە نەخۆشی بۆ بەوە هەم بۆ بە خەیاڵ و هەندێک جار خۆنەپارێزی لە لای هەندێک کەس بووە بە ناحاڵی بوون بووە بە ملهوڕی بە ئاقارێکی ترا ڕۆیشتووە بۆیە ڕاگررتنی ئەو هاوسەنگیە ئیشی کاتەکە دابشکەم تۆ پێت باشترە ئێستا لە سبینێ بۆ نمونە من ئەگەر کەسێکم هەبێ بەنامە یاخود بە تەلەفۆن پیرۆزبایی لێ بکەم باشترە یان سەردانی بکەم بەڵام ڕێنمایەکان جێبەجێ بکەم سەردانەکە بکەین و ڕێنمایەکان جێبەجێ بکەین بۆ نمونە قەرەباڵغی دروست نەکەین بۆ نمونە لە دووری یەک بۆستین بۆ نمونە بە هیچ شێوەیەک بە تەوقە و باوەش و ماچی تیانە بێ بە تایبەت پرسیارەکە بەڕاستی زۆر بۆ وەڵامێک گوروژاندنی بەڕاستی ئێمەی کۆمەڵگەی کوردەواری و لەم کاتەیە ئازیزانمان کۆمەڵێک ئازیزانمان لەدەستداوە و کۆمەڵێک لە ئازیزانی ئێمە بە تعبیرە کوردەوارەکە نوێ جەژنە و نۆ جەژنیانە و لەم کاتیا دڵیان پڕا بۆیە هەر چۆنێک بێ ئەڵێ تخواقینە منە و ئازیزم لەدەستاوە با باوەشی پێ بکەم لە بەخاتری لە دەستدانی ئەو ئازیزە با ئەوە ڕوونەدا با باوشکردن و ماچکردنی تیانە بێ لە دوورۆوەستان بێ سەرخۆشی بێ پیرۆزبایی بێ و تەوقەیتیانە بێ و بە تایبەت ئەوە جێبەجێ بکەین کە پسپۆرانی ئێمە پێمانڵێن لە دووری یەک مەترەوە لەگەڵێکا بۆستن بەم بەجێبەجێکردنی ئەم ڕێنمایانە سەردانەکانمان بۆ باشنی بەڵام ئێمە بڕین لە ناو پاسێکی گەورەیە بیسی نەفەر بکەین بە یەکە مناڵی تایە بچووکی تایە نەخۆشی تایە لاوازی جەستەیی تایە اینجا لەگەڵ ئەم ئازیزانەمەە سەردانی کۆمەڵێک بنەماڵە و خێزان بکەین بۆی کە ئازیزێکیان لەدەست داوە ویان کە ئازیزێکمان لەدەست داوە اینجا لە لای ئەوانیشەوە ئەمانە بڵاو بنەوە بەوەی کە ئێمە ئەمانە قەدر و ڕێزی ئازیزەکانمان ناکەسیشێ دەڵێن ئەو نامانەی زۆر گری لەوە دەکرێت دەڵێن نامێک بۆ منێری تێکستێکی خۆت بێ شتێک خۆت بۆم بنووسە باشترە ئەحساسەکەم باشتر پێگات لە جوانترین ڤیددیۆ کە ئەگەر تو کۆپی پێیستم بۆ بدەیت ڕاستەکە بەجددی کە تۆ لە تۆڕی کۆمەڵایەتیەوە ڤیددیوەکت بۆ دێ نامەیەکت بۆ دێ کۆپی پێیست کراوە هەموو یەک گزارشتا هەر لە خۆتەوە هەست بە ناڕەحەتی و بێزاریەکەکەی بەڵام ئەگەر لە ئیحساس و دڵ و دەرونێکی گەرمەوە هەڵقوڵابێکە گزارش بێ لە خواستەکانی خۆت خۆشترە دڵنەوەی ئێمە زیاترەکە بەوەی کە ئێمە سەرلەبەری ئەم خاڵەنە بە لەگەڵ یەکترا جێبەجێ بکەین هەموو ئەمانەشەمان باتەوە سەر یەک ڕێگە ئەوەیە کە ئێمە یەکمان خۆشەوێ مرۆڤ دۆستین ژیان دۆستین و ڕێزی ئازیزەکانمان لەلایە بە زیندوو بە مردووەوە و بە تایبەت ڕێز لە زیندوەکان بگرین بەوەی کە بە لە دەستدانی ئەو ئازیزانەمان ئێمە بڕین کۆمەڵێک ئازیزی تر بکەین ناڕەحەتیەوە بۆی هەمیشە باگەرم و گوڕبین لەگەڵێکە مرۆڤ دۆست بین ژیان دۆست بین دڵ و دەرونی یەکتر ئاوەدان بکەینەوە تەسەلابین سوکنایی بین بۆ دڵ و دەرونی یەکتر وانەکەین بەوەی کە ببینە مای ناڕەحەتی و ناخۆشی بەوەی کە بتوانین چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەیا بکەین خاڵێکی تر ئەگەر مامۆساڕێبین ئیجازەم بەی ئەوەیە کە ئێمە هەمیشە بە دوای ڕێگە چار و چارەسەرا بگەڕین هەمیشە لەسەر ڕێچکە و ڕێبازە تەقلیدیەکە نەڕۆین بەوەی کە هەندێک شتێ زۆر دووبارێ بکەین و ئینسان بڕوایتە بێت لە قسەکرد ناتوانێت داهێنان بکە لە مامەڵی کۆمەڵایەتی توێت داهێنان بکە لە فکرە توانێت داهێنان بکە لە مامەڵی ئەخلاقی توانێت داهێنان بکە خۆ داهێنان ئەوە نییە کە تۆ بڕۆی شتێکی تەکنەلۆژی بێنیتە ئاراوە بڵێ کاکە ئەمە داهێنانەوە ئەی بەخشمە کۆمەڵگەکەم و مرۆڤایەتی فەرمو ئەمە داهێنان و خزمەتە بە کۆمەڵگەکەم کاکە داهێنانی بیرێکی جوان ئەمە داهێنانە داهێنانی مامەڵەیەکی تەندروستی کۆمەڵایەتی ئەمە داهێنانە وەڵا فڵانە کەس ئەم مامەڵەی کرد بەڕاستی ڕەحمەت و خۆشەویستی و بەرەکەتی لێبێکەوەی کە ئێستا ئێمە گیرۆ دەین بە دەستێەوە لە تەریش قەیرانی کۆرۆنا خێرانی داراییە موچا دابش نەکراوە وەزئێکی خراپ هەیە زۆر کەس دەڵێن بۆەوەی تێمەکەوە کە خەڵکە چێتە بازار و قەرەباڵخی بازار هەیە لەوانێ گیرفانەکەی بە تاڵبێکی نتوانێت کیلۆ قەیسیش بکڕێ چی بکەین بۆ ئەوی مڕعاتی ئەگەر کەسێک باری دارایشی باش بێ مڕعاتی دەوروبەرەکەمان بکەین هەر لەسەر مەبەستی خوانی جەژنەوە تاوەکو وەگاتە ڕازاندنەوەی ماڵ و نازانم جل کڕین و بابەت کڕین بۆ منداڵان و هەندێک شت و ئەمانە چۆن بتوانین مڕعاتی دەوروبەرمان بکەین هەندێک کەس دەڵێن مناڵەکانم چەندێکە لەوانێ کەسێکی دۆڵەمەند بێ ئەسە وەرزی گەشت و گوزارە لە بەرەوەی مەتاڕەکان نیە من نەمتوانیوە سەفەرێکی دەروی وڵاتی پێ بکەم ئێستاکە جەژنیشە ناکرێ ئێستا دڵی ناخۆش بێت و هەندێک شت هەیە بۆی نەکەم بەڵێ وڵا یەک خاڵێکی جەوهەری کە لە واقعی ژیانی ئێمە ڕەنگی داوەتەوە کاڵەیەکی زۆر گەورەی کوشندەیە ئەوەیە کە ئێمە مامەڵە لەگەڵ بیردراوێکی دیاریکراوە ئەکەین
چۆن مامەڵە لەگەڵ بیرراوێکی دیاریکراوە ئەەکەین ئەمە ئەگشتێنین بەسەر تێکڕای کۆمەڵگەکەمانێنە ئەسەپێنین زۆر جاران زۆر کاتان لێرە لەوێ لەملا لەولا ئەبینین ئەبیستی خەڵکەڵێ کاکەنجان کاتێک کە ئەچمە نەخۆشخانە ئیتر ئەو سەرنج و تێبینی بۆ دروستە بێت کە هەموو خەڵکی نەخۆشن و زۆر جاران کە ئاچێتە بازار خەڵکی ئەبینێ گەرم و گوڕە و شت ئەکڕێ و کەرەستە ئەکڕێ و پێداویستی دابینەکە و ئەزانی هەموو خەڵکی وەزع و زروفیان باشە ئەمە هەڵە کوشندەکەیە کە ئێمە ئەبێ بەپێی داتا مامەڵە بکەین ئەوەی کە لە بازاڕایە گوزارشتە لە چەندێکی ژمارە و ڕێژەی کۆمەڵگەکەی ئێمە آخر ئەی کە کۆمەڵگە و واقعی ژیانی کۆمەڵایەتی ئێمە چەندێکی تایە کە بەدەست نەهامەتی و نەخۆشیەوە ئەناڵێنن بەدەست نەداری و نەبوونیەوە ئەناڵێنن تۆ ناکرێت لە بازاڕە چەند خێزانێک ئەبینی زۆر بەگەرم و گوڕێ و وەزعی مادی و داراییان باشە تۆ هەموو کۆمەڵگەکەت ئەمەی بسەپێنی بەسرا بڵێ هەمووی باشە کاتێک کە تۆ ئەڕۆیتە ناو کێشەیەکەوە بڵێ هەموو کۆمەڵگەکەم لە کێشەدایە نەخێر تۆ بێ ڕەچاوی سەرلەبەری ژیانی واقعی تاکەکان و خێزانەکانی کۆمەڵگەکەی خۆت بکەی بەوەی کە مەرج نییە ئەوەی کە لە بازاڕەکاناشت ئەکرێ ئەمە هەموو کۆمەڵگەکەت بێ و هەمووی وەزعی باش بێ و مەرج نییە ئەمە هەموو کۆمەڵگەکەت بێ کە نەخۆش بێ و مەرج نییە ئەمە هەموو کۆمەڵگەکەت بێ کە نەدار و هەژارە بەڵام ئێمە دێین مامەڵەیەکی مرۆڤ دۆستی و ژیان دۆستی ئەەکەین ڕەچاوی باری دارایی دەرونی کۆمەڵایەتی فکری و ئەخلاقی هەمووی ئەەکەین بەوەی کە نابێ ئێمە گزارش بکەین لەو شتانەی کە خۆمان تەوەقوعەکەین و خۆمان سەرنج و تێبینیمان لەسەرێتی بۆ نمونە لە کاتێکی وەکو ئێستای زروفی دارایی نالەبارە چ پێویست ئەکا ئێمە کۆمەڵێک خوانی ڕازاوەی مادی لە فەیسبوکەکانمانەوە پۆست بکەین ئەی قەی چێکە گزارشت لە خواستەکان و حەز و ئارەزۆکانی خۆمان بکەین و لە تۆڕی کۆمەڵایەتەوە پۆستی بکەین و داوای بیخەینە ڕوو بەڵام لەگەڵ ئەوەشە هاوخەمی و هاوسۆزیەک دەربڕین بەوەی کە ئەوانەی وەزعی داراییان باش نییە کاکە وەزعی کۆمەڵایەتیان باش نییە کاکە وەزع و زروفی حاڵەتی دەرونیان باش نییە بۆی ئێمە ڕەچاوی زروفی ئامانش بکەین چەند حاڵەتێکی مرۆڤ دۆستی و ژیان دۆستیە چەند هەڵوێستێکی ئینسانیە چەند هەڵوێستێکی باڵای مرۆڤ دۆستی و ژیان دۆستیە بۆی کە ئێمە وا بکەین کە خۆشەویستی بەڵاو بکەینەوە تەنیا نین لە منزور و دیدگای سەرنج و تێبینی خۆمان و گزارشەکەمان بکەین جژنانە چی پێشکەش بکەین بە بەرامبەرەکانمان زۆر بە کورتی سوپاس گوڵ جوانی خۆشەویستی نەک جەژنانان با بچووکی نەکەن لە جژنێ من هەمیشە لە هەموو بەرنمەیەک لە هەموو قسەیەک لە هەموو شوێنێک کە قساکەم هەمیشە باجاخت بکەینەوە سەر خۆشەویستی سەر عیشق سەر مەحەبەت با یەکترمان خۆش بوێ با ڕێز لە یەکتر بگرێت چی پێشکەش بە مناڵەکانمان بکەین وەڵام مناڵەکانمان ئەگەر نەشمان توانی هیچیان پێشکەشکەین توخوا بە هەست و سۆزێکی جوانن پێشکەشکەین بەڕاستی مناڵ لە کۆمەڵگەی کوردیا مەحرومە بەڕاستی من پێچەوانەی دید و بۆچوونی هەندێک کەسم کە ئێستان ئەڵێن لە کۆمەڵگەی ئێمەدا بەڕاستی مناڵ وەکو مناڵانی جاران نییە مناڵی ئێستا زۆر لە خۆشییان بە پێچەوانەوە مناڵی ئێستا زۆر لە ناخۆشییان لەبەر ئەوەی خۆشی هەر خۆشی نییە کە تۆ ئێستا جاران نتوانی و جووتێک پێڵاوی بۆ دابینکە ئێستا دوو جووتی بۆ دابینەکەی نتوانی و جلوبەرگی جژنی بۆ دابین ئێستا بۆی دابینەکەی مناڵی ئێستا دەرونی بریندارە دەرونی نائاسوودەیە لەبەر ئەوە تخوا بە پەروەردەیەکی جوانیان بکەین بە ڕێز و بە احترامەوە ئیرادیان لا دروست بکەین ویان لێ بکەین کە ئەم مناڵە فعلەن ئەمانە داهاتووی نەتەوە میلەتەکەمانن بەوە کۆتای پێدێنم با یەکمان خۆش بوێ کۆمەڵگەمان خۆش بوێ یەکترمان خۆش بوێ بە یەکەوە جوانین بڕوا بکەی ئەبێ من لە ئێستا قەدری جەناب دەبزانم من ئێستا بەوە جوانم کە تۆ واد لێ کردو منت جوڵاندووە بە بەوەی کە سنوورێکی جوگرافی دوور ببڕم و پرسیارم لێکەی وەڵام بدەمەوە ئیحساس و گەرم و گوڕیت پێبەخشیوم لە غیابی تۆیە منە بمە منێکی سارد و سڕی بێجانی وەهمی ئەبێ لە چوارچێوەی شوێنێکی سارد و سڕا دابنیشم لە ناو خەیاڵ پڵاوی خۆمە تووشی وەهم و خەیاڵ پڵاوی ببم بۆیە بایەکمان خۆش بێ و کۆمەڵگەی خۆمان خۆش بێ سپاس دەکەم دەستخۆش لەم زروفەیە بڕوامە ئەگەر سبێنێت چکلێتێکیش پەخشین بە مناڵەکانمان گرفت نەبێت چونکە زین هەمومان بارەکە چۆنە لە جێگەی جەژنانە سۆزێکی پڕ لە مەحەبەت بەردەوام ئەبێ بێ بەستم جەژنانەکە بولانەی هەندێک کەسەیە تۆزە قورس بێ بەلایەوە گەسپێنێ نتوانێت بە پارە جەژنانە باشێ ئەتوانی بۆ ساباتێکی وا سادە دڵی خۆش زۆر سپاس دەکەین بە ڕێزمان سازمان ساڵی توێژەری کۆمەڵایەتی بۆم تەوری بەرنامەکە لەگەڵمانە بووی دەچینە ئەڕانیە لای هاوکارمان هونە ڕسوول کە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمانایە هونەر ڕۆژ باش جار پێم خۆشە قسەیەکەی لەسەر ئامادەکاریەکانی خەڵک بۆ جەژن لە ڕانیە چۆنن و پاسێکی کۆڕۆناش بکەی لە دەڤری راپەڕین لە ناوچەی راپەڕین وەزعی کۆڕۆنا چۆنە؟ سلااوان لێبێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان پێیوەست بە
جەژنی پیرۆزی قوربان ڕێبین تەمان لە بازار و شوێنە گشتیەکان کەمێک جموجۆڵی هاوڵاتیان هەیە سەردانی بازار و شوێنە گشتەکان بۆ دەکەن بۆ دابینکردنی پێداویستی ڕۆژانی جەژن بەڵام بە بەراورد بە جەژنەکانی تر کەمێک ئەم جموجۆڵە لە ناو بازار و شوێنە گشتەکان لاوااسترە لە جەژنەکانی ڕابردوودا تایبەت لە ساڵانی ڕابردوودا تەمان لە شەواندا کەمتر بازار لە شاری ڕانیە هەیە لە شەواندا بەڵام لە 15 ڕۆژی بەر لە جەژن لە ساڵانی ڕابردوودا هەمیشە بازار و شوێنە گشتەکان کراوە بوون و قەرباڵغیشی زۆری لێبوو بەڵام ئێستا کەمترین ئەو قەرباڵغێ هەیە و کەمترین ئەو بازار و شوێنە گشتیانە لە سووری ئیداری ڕاپەڕین لە شاری ڕانیە کراون ئەمەش دەگرێتەوە بۆی کە هاوڵاتیان کەمتر خواستیان لەسەر دابینکردنی پێداویستیە بۆ ئەو بارودۆخ و گوزەرانی کە لە هەرێمی کوردستان و دەڤری ڕاپەڕینی شەیە بێگومان پەیوەست بە ئیدارەی ناوچەکە جگەلەوەی کە لیژنەکانی قایمقامەتی ڕانی بە شێوی بەردەوام چاودێری بازار و شوێنە گشتەکان دەکەن تاوەکو ڕێگری بکەن لە بەرزبوونەوەی نرخ لە هەمان کاتدا ڕۆژی چوارشەمە کە دەکاتە دوێنێ لە ئیداری ڕاپەڕین کۆبوونەوەی ئیداری ناوچەکە بەڕێوەچەوە لە چەند خاڵێکدا کۆمەڵێک ڕاگەیەندراو هەیە لە ئیداری ڕاپەڕین کە ئاراستەی هاوڵاتیان کراوە سەرەکیترینیان ئەوەیە کە جگەلەوەی کە جارێکی تر داوای خۆپارێزی لە هاوڵاتیان دەکات وەلا هەمان کاتدا مامۆستایانی بەڕێزی ئاینی لە سوورەکە هاان دەداکە لە سەرمانگی ڕابردوودا چۆن هاوکاری ئیدارەی ناوچەکە و هاوکاری هاوڵاتیان بوون بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایی و هۆشیاری لە ڕۆژانی جەژنیشدا بە هەمان شێوە بەردەوام بن و هانی هاوڵاتیان بدەن بە ئاراستی خۆپارێزی و دوورکەوتنەوە لە قەرەباڵغی ڕاستە جەژنی قوربانەوە جەژنیشی پیرۆزە بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان بتوان لە چوارچێوی ڕێنمایە تەندروستیەکان و بۆ خۆپارێزیەوە ئەم جەژنە بەڕێ بکەن ئەمە ئاراستی مامۆستایانی ئاینی کراوە لە هەمان کاتدا هەر لە ئیداری ڕاپەڕینەوە بەڕێبەرایەتی ئاوی ڕاپەڕین بەڕێبەرایەتی دابشکردنی کارەبای ڕاپەڕین و بەڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین سەرجەمی ئەو بەڕێبەرایەتیانەی کە بۆ ڕۆژانی جەژنیش پێویستە لە ئەرک دابن ڕێبەرایەتی ئاوی ڕاپەڕین ڕاست پێدراوە کە هەموو توانایەکی بخاتە گەرتاوەکو ئاو بۆ هاوڵاتیان دابین بکا بێگومان لەسەر لە چەند مانگی ڕابردووشدا کاتێک کە کەرەنتینە و قەدەغی هاتو چۆش بوو ڕێبەرایەتی ئاوی ڕاپەڕین هەمیشە ئەم ئەرکیان هەر لەسەر شان بووەوە کاریان کردووە و بەڕێبەرایەتی دابشکردنی کارەبای ڕاپەڕین بە هەمان شێوە بەڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین بە هەمان شێوە ئەو بەڕێبەرایەتیانەی کە ینی بۆ ڕۆژانی جەژنیش پێویستە لە ئەرک دابن سەرجەمیان ڕاست پێدراون کە کارەکانیان جێبەجێ بکەن ئەوەی کە گرنگە ڕێبین لە پاڵ هەموو ئەوانەدا یەکێک لە خاڵەکانی تری ئیداری ڕاپەڕینە ڕاگەدراوەکە ئیداری ڕاپەڕین دەڵێ لە دوای جەژن کە هەر بێگومان لەم لە هەفتەی ینی لە دوای جەژن داوامی ڕسمی لە فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە بڕیار دراوە کە لە ڕێگەی لیژنەیەکەوە لەژی ڕێنمایی وەزارەتی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ هەوڵ دەدرێت کە سەردانی سەرجەم فەرمانەکانی سنووری ئیداری ڕاپەڕین بکرێت تاوەکو بزانرێت فەرمانبەران پابەندی ڕێنمایە تەندروستیەکان ئەمە بڕیارێکە لە وەزارەتی ناوخۆ ئاراستەی دیارە پارێزگە و ئیدارە سەربەخۆکان کراوە بۆ ئیداری ڕاپەڕینش لە دوای جەژنەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ینی لیژنەیەکی تایبەتمەند سەردانی فەرمانگە و بەڕێبەرایەتیەکانی ئیداری ڕاپەڕین دەکات کە ژمارەیان ێزگار زۆرە و چاودێری ئەوە دەکات بزانن فەرمانبەران خۆیان پابەندی ڕێنماییەکانن یان نا ئەمە دواتریش بێگومان لە ئیداری ڕاپەڕینەوە شێوازەکە ڕادێن ئەگەر ئامارێکی کۆڕۆناش بخەینە ڕوو ڕێبین لە سەرەتای نەخۆشی کۆڕۆناوە تا ئێستا 3101 پشکنی لە ئیداری ڕاپەڕین ئەنجام درراوە بەداخەوە 528 کەس لەم ڕژەیە تووشی کۆڕۆنا بووە کە 205 لە ڕەگەزی مینن و 316 لە ڕەگەزی نێرن و حوتیشیان بەداخەوە منداڵ بوونە لەم ڕێژەیە 22 کەس بەهۆی کۆڕۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین گیانی لەدەستداوە لەگەڵ ئەوەشدا 164 هاوڵاتی کە تووشی کۆڕۆنا بوونە چاک بوونەتەوە و نەخۆشخانەیان جێهێشتووە سنتەری گواستنەوەی کۆڕۆنایان لە شاری ڕانی و قەڵازێر جێهێشتووە لە سنووری ئیداری ڕاپەڕین ڕێبین هێشتا کەسانێک کەن لە ژێر چاودێری پزیشکیدان و لە سنتەرەکاندا ماونەتەوە ینی ئەو سنتەرانەی کە دروست کراون بە تایبەت سنتەری کۆڕۆنا لە ڕانیەوە لە قەڵازێش ینی خاڵی نین و خەڵکیان تێدایە لە ژێر چاودێری هەیە ئەنی ئەو پشکنینانەی کە وەردەگیری هێشتا ئاماری کۆڕۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین کەسانێکەیە کە تووشی کۆڕۆنا دەبن کە هەمیشە ڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین و دامەزراوەکانی تریشە سنوورەکە هاوڵاتیان هاان دەدەن کە پێویستە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن بە تایبەتتر ئەم گەشەی کۆڕۆنا کە بۆ شەپۆلی دووهەمی لە دوای جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە لە سنووری ئیداری ڕاپەڕین سەری هەڵدا بۆی بتوانرێت لە جەژنی قورباندا جارێکتر ئەمە دووبارە نەکرێتەوە خەڵک بتوانێت ئەوەی کە ئارازوو دەکات چوارچێوەی ڕێنمایەکاندا
جەژنە پیرۆزە بکە سەردام بکە و پەیوەندی کۆمەڵاتیەکان بپارێزێ بەڵام 2000 لە چوارچێوی ڕێنمای تەندروستیەکان دابێت تاوەکو ئەمەی کە ڕوویداوە لە سنووری ئیداری ڕاپەڕین جارێک تر گەشە نەکات یان بە جۆرێکی تر دووبارە نەبێتەوە. سپاس بۆ هاوکارمان هونە ڕسوول کە بە شوێکی ڕاستەخۆ لە ڕانیە لەگەڵمانە بووی. لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر چاودێریکردنی بازار و نرخەکان و کوالیتی کە دەڵێن بازار هەموو شوێنەکان دەگرێتەوە هەر لەوەی کە دوکانێک بێ یاخود ئەوەی کە بە جوملە شت دەفرۆشن بۆ ئەوەی کە ریستۆرانت و شوێنە گشتیەکانی دیکە تا چەند چاودێری نرخ دەکرێت لە هەمان کاتا کوالیتی و لە بابەتە گرنگەکەش ئێستا ئێمە لە سەردەمی کۆرۆناداین. سەردەمی کۆرۆنا گرفتێکی گەورەی بۆ دروستکردین لە جەژنی ڕەمەزانی ڕابردوو وای کرد کە خەریک بوو بابەتەکە لە کۆنتترۆل دەرچێت لە هەرێمی کوردستان. ئێستا ناودەتە دروستیەکان دەڵێن بابەتەکە وردە وردە کۆنتترۆل دەگەڕێتەوە ژێر کۆنتترۆل لە هەرێمی کوردستان. بەڵام ترسێک هەیە لە جژنی قورباندا دیسانەوە بابەتەکان لە ژێر کۆنتترۆل دەرچێت و داهاتاکان زۆر ببێت بە تایبەتی ئێستا لە شوێنە بازرگانیەکان لە شوێنە گشتیەکان ڕێنمایەکان کاڵ بوونەتەوە چه هاوڵاتیان و چ شوێنە بازرگانیەکانیش بۆ خۆیان ڕێنمایەکان بە تەواوی جێبەجێ ناکەن هەر کاتێککە داتاکان کەم ببێتەوە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەو دیاردەیە دەبینین. زۆر جاراوار دەکرێت لە ناوەندە تەندروستیەکان دەڵێن تاوەکو ڤاکسینە دۆزرێتەوە مەترسیەکە هەر بەردەوامە بەڵام حاڵەکان بەو شوێن قسە لەسەرم بابەتانە دەکەین لەگەڵ بەڕێز سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی. کاک سۆران ڕۆژ باش بەخێربێن. ڕۆژ باش چەند کارێکتان هەیە قسەمان کرد لەسەرەوە کە لەگەڵ لیژنەوە بەشەکانی قایم قامێتە ئێوە بەردەوام لەنگەڕانن لە هەمان کاتیشدا خۆتان بۆ خۆتان لیژنەشتان هەیە چاودێری ئەو شوێنانە دەکەن. سەرەتا بۆ پرسیارە دروستکەم لەم ماوەی کە خەڵک زۆر چاوی لێتانە کە کارەکانتان جێبەجێ بکەن گرفتان بۆ دروست نەبووە لە بابەتی مانگرتنی فەرمانبەران و نەبوونی موچە دەتوان بەپێی پێویست چاودێری بکەن؟ بەڵێ باینتان باش دەستان خۆش بێ پێشەگی بە بۆنەی جەژنی قوربانەوە پیرۆزبایی لەسەر جە مسلمانانی گیان و مسلمانانی کوردستان و شاری سلێمانی و هەرێمی کوردستانەکەین. تاوان خۆتان نەزان ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی لە 11 سێوە تا ئەمڕۆ کە سی حوتە لیژنەکانمان بە شوێکی بەردەوام کە من لێرەوە دەستخۆشی لەسەر جەم ئەو فەرمانبەرانەی بەڕێوەبەری چاودێری بازرگانیەکەم کەماندونە ناسانە وەکو سەربازێکی ون ڕۆژانە لە بەیانیەوە لە سەعات 9 بەیانیەوە تا 12 شەو لە ئەرک و ماندووبوون و چالاکییا بوون بۆ خزمەتکردنی شاری سلێمانی. لەبەری خۆتان نەزان ئێستا بێموچەی هەبووە لە ناو سەرجەم فەرمانگەکانە بەس ئەوانەی ئێمە وەکو ئاماژەم پێیا بە ماندونە ناسانە کاروبارەکانیان بردووە بەڕێوە کە من لێرەوە دەستخۆشیان لێکم. بابەتەکە لەوانەیە زیاتر بی لەو کەن و بابەتێکی ئینسانی بێ گەر ئەوان چاودێری نەکەن بەداخەوە نێر کەسی چاوچنۆکێ لەوانێ هەندێک زەفەر بە ئێمە و کەس و کارمان بەرێت ئەوان زیاتر بیر لەو بابەتە بڵێنەوە. ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازگە هەر لا یەکەم ڕۆژەوە ئەو فەرمانبەرانە من لەگەڵانە دانیشتم پێم وتون کە وەسەکە ئاواییە بۆ شوێ ئەوانیش وەکو ئاماژەم پێیانماندونە ناسانە هاتنە پێشەوە و پێشم وتون کە ئەم ئیشەوەکو بەڕێزیش ئاماژە پێ ئیشێکی مرۆڤایەتیە. ئێمە چەندەها جار کە چوونە شوێنەکانەوە بۆ نمونە چوونە سوپەرمارکێتێکەوە یا گەنجینەیەکەوە کەم وادە خۆراکیانە گیراوکە ئەکسپایار بوون ئەگەر ئەو لیژنەی ئێمە نەبووە لەوانەیە بچوە تا بازار و بفرۆشرایە بە هەزارەها کاوڵاتی و بەڕێست و خەڵکی تریش لەبەرەوە ئێمە ڕۆژانە لیژنەکانمە سەردانی ئەو شوێنانەی کردووە بۆ داچوونی کردووە بۆ مەسلەی نەرخ بۆ مەسلەی ئەکسپایر و هەڵواسی نرخش. چوتە سەر بابەتەکە خۆت هەموو جارێک گلەی دەکرێت لەوەی کە لە بۆنەکاندا هەرچەندە بازار ئازادە لەوانەیە ئەم پرسیارە بەڵام دەڵێن ئازادە تاوەکو ینی بابەتێکە سنوورداریەکی شەیە لەو بابەتەیە لە کاتی نزیکبوونەوەی بۆنەکان نرخەکان گرانەکرێت. بەڵام ئەوی کە من هێندە تێبینیم کرد بێ ئەم ساڵوان نەبوو بۆی قەیرانی دارایی و ئەم بابەتی کەرەنتینەوەمانە نرخەکان زۆر زیاد نەبوون بەڵام هێشتا گلەیی هەیە لە هەندێک شوێن هەیە نرخ زۆر بۆ بەتابەتی لە نرخی خواردەمەنیەکان. ئێمە بۆ پێش هەر بۆنەیەک لیژنەیەکی تایبەتمانەیە لیژنەی وەرگرتنی نرخی سەرجە شمەک و کاڵاکان و پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان
ئەم نرخانە ئێمە لیژنەکان پیانە کاچنە بازارەکانەوە خاستن لە بیدایەتی بڵین پێش 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ لە جەژنەکان بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز لە نەورۆ سەری ساڵە کاچنە بازار و هەش بەرز بێ نرخانە ڕووبات ئەوە ئێمە بەداچون بۆکەین ئەبزین ئەگەر لە کۆمپانیاکۆ بەرز کراوەتە بەبێ هیچ هۆکارێک ئەوی ماڵسین بەداخستنی کۆمپانیاکە ئەگەر زانیمە سوپەرمارکێتێک یا مینی مارکێتێک ئەستا بەرزکردن نرخەکان بە هەمان شێوە بڕیاری تایبەتمان هەیە حسابی گرانفرۆشی بۆ کرێ یەکسەر ڕستین بەداخستنی شوێنەکەی بەس لەگەر هۆکارەکە دەرەچی بوو خۆتان نەزان لە بەروی زەربەی شمەک و کاڵاکان و پێداویستی لە دەروی وڵاتێت لە دەرەوە گران بوو بۆ دەسەڵاتی ئەمیتیانی ئێستا لەم حاڵی ئێستامانە سنوور کراوەتەوە ینی گرفتی هاتوو چۆن نییە بۆ مەبستم بابەتە بازرگانیەکەیە بە ئاسانی ئەو شتانە دەگات بۆ ینی پێش جەژن ئەم بابەتانە گران ناکرێ بەڵام کە کاتێکە نزیب بستم زیاتر خواردەمەنیەکانانە ئێستا جلوبەرگۆ ئەمانە هەستەکەم ینی ئەو بابەتە گرفت نەبێت لە زیادبوونی نرخەکە لە بابەتی خواردەمەنیەکانە بۆ ڕێگە دەدەنە خواردنانە گران ببێت کاکڕبین بە هیچ شێوەیەک نرخ گران نەبوو من ئاماژەم پێ ئێستا بەوەی قەیرانی داراییەوە بۆ بێ موچەی بازار سیستێکی زۆری پێوەی دیارە یعنی وەکو ساڵانی پێشوو نییە ساڵانی پێشوو ئێمە 10 ڕۆژ پێش ڕەمەزان یان 10 ڕۆژ پێش جەژنی قوربان بازارەکان بە شەو بە ڕۆژ جمەیە هات لە هاوڵاتی ئێستا تۆ بڕۆ بازار ینی وەکو ئێمە لیژنەکانمان کە چۆنە بازار چۆڵێکی زۆری پێوە دیارە تەنها لە شەوانە نەبێ کە تۆزی خەڵەباڵغی دروست بۆ لە ناو شاری سلێمانیە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ قەیرانە ئێمە وەکو ئاماژەم پێیان بە هیچ شوێک ناڵین نرخەکان بەرز بێتەوە یان بە هاوڵات یان دوکاننارێ یان شوێنە بیری استیغلالی ئەم وەزعانە بکە لەبەرەوە ئێمە هەڵەسین بە داخستنی شوێنەکەی وەکاری یاسایی لەگەڵ ئەنجام بدەین باشە بەس من دڵنیام هەندێک شوێن هەیە هەندێک نرخیان بەس کردوتۆ من بۆ خۆم لەمسم لەگەڵ ئەو شتەیە وەرەگرێت پامێریشمان ئامادە ئەبێت بەوەی کە زیاتر قسە لەسەر ئەو بابەتە بکەین ئێستا ئەوان خوان لە بازارەوە لەگەڵمانە بن هاوڵاتیان قساکەن کاکسۆران دواتر دێمە سەر بابەتی کوالیتی خۆراکەکان هاوڵاتیەک لە بازار خواردنێک دەکرێت دڵنیا بێ لە کوالیتی چونکە هەندێک بابەت هەیە دەڵێن کوالیتی کۆنتترۆلمان هەندێک شت هەیە بە پشکنینی وردی بۆ ناکات لە سنوورەکانەوە کە دێنە ناوەوە هەندێکی دیکە هەیە دەڵێن بەروارەکەی ئەو بەرواری ئەو خۆراکە دەگۆڕێت هەندێکی دیکەش دەڵێن ئەو کێشتێک لە دەروی وڵات دەهێنن هەر بەرواری پێوە نییە خۆیان لێرە بەرواری ئێمە لە مەرزەکان تەبان بەرادرانی کواردی کۆنتۆڵی لێیە و کۆمپانیای ڕزگەشی لێ ئەمانە هەڵسم بە پشکنی سەررجەم ئەو شمەک و کاڵایانی کا پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانە بەدەلەوە بۆی خۆپاراستنی تەندروستیمان هەیە برادرانی تەندروستی لەوێژ ئەوان پشکینەکەن بۆ سەررجن ئەو شمەک و کاڵایەنە کەرنتینەی کوشتتوکاڵیمان هەیە ئەمانش بۆ سەوزە و می و شتەکان پشکینەکەن هەر موادێکی خۆراکیەتە ناو هەرێمی کوردستانەوە ئەبێ ئەو پشکینانەی پێبێ و دوای ئەوە ئێمە کاچینە ناو بازارەکان سەیری موادە بکەین ئەگەر بۆ نمونە دوو بەروار بوو جاری وایە بەرواری ئێرانی لەسرە جاری وایە بەرواری زین لەسرە هەچ شتێ بەرواری ئێرانی لەسەر ئێمە ئیگرین لەبەرەوەی بەرواری ئێرانی بەپی مواسەفاتی عێراقی ناڕۆ لە ناو بازارەکان و لە ناو هەرێمی کوردستانە دوای ئەوە هەشتێ لەزگە بوو ئەگیرێت چکە خۆ دەزانی کە لەزگە بوو لەوانەیە لێ بکرێتەوە بگۆڕێت تاریخ لێزەریشان دروست کردووە لێرە خۆی ئێمە کەیت ئەو بارانەکە لە دەرەوەی وڵات مەنەفێستی پێوە مەنەفێسیان هەیە و دوای ئەو منشەیان هەیە ئەمانە هەمووی ئاگادارین بۆ نمونە چەندەها جۆر ئایتنمان هەیە لە جۆرەکانی برنج لە زەی لە ڕۆن ئەمانە هەمووی وڵاتی بەرەمێنی خۆی هەیە لەبەرەوە هەچ وڵاتێک هەمووی مۆری منشە و هەموو شتەکانی پێ دوای ئەو بەروارەکانی بە شێوەیەکی ڕێکوپێک لێ نووسراوە لە مەرزەکانیش بە هەمان شێوە ئەگەر ئەو مواسەفاتی لەسەر نەبێت لەسەر ئەو شتانە ناڵم بەی شوێ داغڵ بێت چکە سێ جۆ پشکنی وەگرێ کیمیایی فیزایی بایۆلۆژی ئەمانە هەمووی لەو قایمەیە هەیەکێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەگەر ئێمە گومانمان هەبوو لا شتێک ئەوە هەم دیسان پشکنی بۆکەینەوە لە هەوڵی خۆپاراستنی تەندروستیان لە کواردی کۆنتترۆل ئەگەر دەچوو لە پشکنینە ئەوە ئێمە واڵاکین لە بازارەکان و ئەفرۆشرێ ئەگەر دەرنەچوو ئەوە ئێمە لیژنێکی تایبەتمانەیە هەڵەسین بە تەلەفکردنی سەررجەم ئەو موادانە و ئەو شوێنە یا غراماکری ئادرێ بەدادگا هەر ئەندام پەرلەمانەکانی خۆمانن ئەم قسانە دەکەن خەڵک دەخەنە گومانەوە هەر لەم دانیشتنەی دوو ڕۆژی ڕابردووی پەرلەمانی کوردستان کە لەسەر بارودۆخی دارایی بوو خۆیان دەیانگوت لە سنوورەکانەوە زۆر بابەت دێتە ناو شارەکان کە بەبێ ئەوەی گومر بگنێن بەبێ ئەوەی پشکنین بکرێن ئێوە چاودێری لەو بابەتاناکەن شتیواتان بەرچاو کەوتووە ئێمە ئەوەی لە ناو بازاری شاری سلەیمانیا بێت لە هەر شوێنەکە بێت لە گەنجینەکانە بێت لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێ لیژنێکی تایبەتیشمانەیە بۆ گەنجینەکان پرسیایی تایبەت مەبێت لەسەرەوە کاڵی خەزنکردنی هەندێک کۆگان ئەوەشمان باباسکەین ئێمە ئەو لیژنێشمان سەردانی ئەو شوێنە ناکات
ینی 28 شەرتەیە کابێت لەو گەنجینانە هەبێت لەلایەن وەزارەتی بازرگانی پیشەسازیەوە دەرچووە ئەبێ ئەو گەنجینانە سەرجەم ئەو مەرجانیان تێ جابەجێکرابێ اینجا ئێمە کە پشکینەکانمان بۆ کرد ماڵەتیانەی نییە کە ئەو خواردنانی تیاخەسن بکرێ لەبەر ئەوە سەررجەم ئەو گەنجیناژ وەکو ئاماژەم بەدەل لە ئێمە لیژنێکی تیشمان لە قایمقامی دیماش مرکز شاری سلێمانی ئەویش لە لیژنەی گەنجینەکانە کە نێونەری سەررجەم لایەنەکانی تێ ئەوەنیش ینی بە دوو لیژنا ئێمە سەردانی گەنجینەکانەکەین چەنەها شموادی خۆراکیە بڵێ وایە کە دەستکاری کراوە بەروارەکەی ئێمە ئاگادارین دەستمان گرتو بەسەرا یان دوو بەروار بۆ دەستمان گرتو بەسەرا یا لەزگە بۆ دەستمان گرتو بەسەری دەستکاری بەروارەکە چۆن نەکرێت لە دەستکاری بەروارەکە هەندێک بازرگان هەیە جاری وا هەیە لەو ماوە پێشوا گرتومانە کە موادەکەی بەروارەکەی نزیک بووە کردی بە بەروارێکی بۆ نمونە 2020 بۆ کردی بە 2023 چۆن ئەو کینەی کە هەیە لەی زەرە ئەسڕێتەوە هەیە لەزگەی پێوەیە لەزگەکە لێکاتەوە بۆ لەزگەکە هەر قەدەغەیە لە سنەکان جاری وا هەیە لە برایم خەلیل و هاتو لە خواری عێراقەوە یە بۆمان ئەمانە لە خواری عێراقەوە هەر بە شوێکی بەرچاو شتەکانیت کە ئێمە لە بازارەکان یاگری سێرەکەین لێەوە هاتووە ئیتر پشکینەکەی بۆ شێ بۆ کراوە ئێمە دەزەگرین بەسەر تەلەفیەکەین قسێکی زۆر لەسەر هێلکە ئاکرێت بەڵێ دەڵێن ئەو تەلاو بە زیاتر لە هێلکە ئاکرێت ئێمە وەکو چاودێری بازرگانی لێجیەتی بەرپز لە هێلکە بەڕێوەبەری ڤەتەرنەری سلێمانیە ئەوان سەررجەم پشکینەکانەکەن بۆ ئەو جۆرە هێلکانی کێتە ناو هەرێمی کوردستانەوە بەس ئێستا ئەوەی کە هەیە هێلکەی خۆماڵی بە شوێکی بەرچاو لە ناو شاری سلێمانیا هەیە لە هەولێرەوە بۆمانە ڕۆژانە بڕی 1000 کارتۆن و دوای هەندێک پرۆژەی ئێستا بچووکمان هەیە لە خەلەکان و هەنش ڕۆژی ڕۆژانە 300 کارتونێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمانە بەپی ئەو داتا و زانیارانی لەلایەن بەڕێوەبەری ڤێتەرنەری شاری سلێمانیەوە کە پشکنی بۆ کرێت بۆ مای 72 ساعت یێتە ناو هەرێمەوە هەندێک پشتمان بینی لەوەی کە هێلکەکان هەر بەبێ بەروار دەێنرێت لێرە بەرواری بۆ زیاد دەکرێت ئێمە وەکو خۆمان تا ئێستا ئەوەی گرتی بێتمان 120 کارتۆن بوو لە شوێنێکە بە هەماشەوە کە بەروارەکەی وەکو پێویست نەبوو لێ بۆ چکە هەج بەروارەکە لێ بۆ لای ئێمە دەزەگیرە بەسەرا ئەوە هەمووی تەلەف کراوە و دراوە بەدادگا چاودێریکردنی نرخی ڕیستۆرانتەکان جیاوازێکی زۆر هەیە لە شوێنێک تا شوێنێکی دیکە خواردن تەبان کوالیتیەکان ئەگۆڕێ بەڵام ئێوە بابەتێکی دیاریکراوتان نییە بڵێن ئەبێ نرخی بۆ نوش لەو برنجێک بەوەندە بفرۆشرێ ئەگەر بە مریشکەوە بێ بەەوە نە بە گۆشتەوە بێ بۆەوە بەڵێ ئێمە سێ4 جۆر شوێنمان هەیە بۆ فرۆشتنی خواردن و خواردنەوەکان بۆ خواردەمەنەکان لە ناو شاری سلێمانیە میلیەکان دوو جۆرمان هەیە ئەلف و بامان هەیە اینجا ئەستێرەکانمان هەیە 1 و 2 3 تا ئەمانە هەمووی بەپی جۆرەکانی بەپی و خەدەماتی کە پێشکەشێکە بۆ نمونە ئێستا شوێنمانەیە لە شاری سلێمانی لە ناو بازارە برنجلێگە بە 1500 بە 2000 دینار شوێنی ترمانەیە بە 3000 تا 4000 دینار مەسموحەکە بۆیان دانراوە لە شوێنەکانە وەکو سی ئەستێرە و بە وەکو برنج و مریشک و ئەمانش بە لە 5000 هەمانە تا 8000 خۆزیمانەیە لە 1000 تا 12000 ئەم نرخ جیاوازی نرخە زۆر نییە 5000 تا 8000 بەپی جۆری ئەوە ئەکەوێتە سەر جۆری ئەو گۆشتی کە دایانێ و دوای ئەو خەدەمادەی کە پێشکەشیەکە ئەو شوێنە هیوا هەیە لەوانەیە 100 گرام گۆشتدانی وایە 250 گرام گۆشتدانێ ئێمە قیاسانەمانەیە بۆ نمونە لەفەمان هەیە لەفەی گەسمان هەیە هەر بۆ نمونە لەفەی گەسمان هەیە بە 1000 دینار لەفەی گەسمانی بە 2500 دینار ئەو سەمونی ئەو تیەکە 80 گرامە سەمونەکەی در 150 گرامە یعنی دوو هێندەیە لەبەرەوە ئێمە پێمانوتن ئەبێت لەگەڵ 2500 هزارێکەشتانە بێ چکە هاوڵاتی وا هەیە لەوانی 1000 دینارێکی پێڵسرە بیکڕێت لەبەرەوە ئێستا و شوێنانە هەمووی پۆلێن کراوە لە دانانی بەڵێ قیاسیگەدانان دا ئەو جۆری برنجەکەی کە بەکارێنێ جۆری فاسۆلیاکە کە بەکارێنێ جۆری زێدەکە بەکارێن ئەمە هەمووی ئەو کوالەتەیە کە ئێمە چینە شوێنەکانەوە لە گەنجینەکەیە کە دایناوە ئێستا شوێنێکە گۆشتی بەستوو بەکاربێنێ وەکو مریشک و پارچەکانی سنگ و ڕانۆمانە لەگەڵ مریشکی فرێشە فەرقی هەیە لەبەرەوە ئەوانە هەمووی بنەمایە بۆ دانای نرخەکان لەو شوێنانەیە ڕێگەتان یاوە لە ناو ڕیستۆرانتەکان گۆشت و مریشکی بەست و بەکاربێنرێت وەکو کەباب و وەکو ئەمانە بە هیچ شێ ڕێگە پێدراو نییە وەکو گەسوشتەکان بەڵێ ڕێگە پێدراوە بەمەرجێ لەژێر ڕێنماگانی ڤەتەرنەریا بێت ینی گۆشتی بەست و بەکارێن بەڵێ گۆشتی بەست و ئەوە هەمووی پشکنی بۆ کرێ لە وڵاتانی دەرەوەیەت بەس گۆشتی هندی نەبێت خۆتان نەزان لەبەر گۆشتی هندی مەمنوع ئەو بە هیچ شوێک ناگە لە ناو شاری سلێمانی بفرۆشرێ ئەوەی تر هەمووی مەسموح گرفتیان نییە هیچ باشە بێنە سەر ئارایشگاکان و جوانکاری و ئەگەر هاوکارانم پامنێرمان ئامادە بێت زیاتر دواتر قسە لەسەر نرخ و بابەتی کوالیتیەکانەکەین لە بازار ئەوان با زیاتر قسە بکەن دەچمە سەر ئارایشگەکان و جوانکاری هەندێک جار گرەی لەواکرێک کە ئارایشگەکان تۆ بۆ نمونە
دانیشتویت نازانین چ مەوادێکە بەکارێن خوارد ئەکسپایر بەکارێنن هە لەگەڵ ئەوەشە ئێستا زۆر سنتەری جوانکاری هەیە بەبێ ڕێنمایی پزیشکی تەنها سنتەرێکی جوانکاریە زۆر مەوادی جوانکاری و نازانم کرێم و زیانێکی گەورە بە هاوڵاتیان نەگەێنێ ئەم شوێنانە مۆڵەتی فەرمیان هەیە ڕێگەتان داون ئێوانم کارانە بکەن بەڵێ سەبار بە ئارێژەکان ئێمە لیژنەیەکی تایبەتمان هەیە کە سەردانی ئارێژەکانەکە ئێمە سێ جۆر ئارێژگامان هەیە لە شاری سلێمانی بەپێی ئەو شوێنێکی دیاری کراوە ئەلف و با و جیممان هەیە ئەمانە هەمویان ڕۆژانە لیژنەکانمە کە سەردانیەکە بەپێی مەساحەکەی بەپێی جۆری شتەکانی بەپێی کورسەکانی ئەو جۆرە پۆڵەنیان هەیەێ لەگەڵ سندیکایە ئەمانە هەمویان لەژێر کۆنتۆڵی خۆمانان ئەبێ ئەو نرخانە هەڵواسرێ و دوای ئەوە بە هیچ شوێک نابێ موادی جوانکاری لەو شوێنانە بفرۆشرێ خۆتان نەزان جاری وایە کە چوونەتە ئارایشگا و بەقەدەر کەمالات هێشتی تیا بووە یعنی ئەمە ئارێژگان تاشخانەکانیش ڕاستە بۆ سەر تاشخانەکانیش بە هەمان شێوە ئێمە لیژنێکی تایبەتمانەیە کە سەردانی سەر تاشخانەکانیش دەکات نابێ بە هیچ شوێک موادی جوانکاری بفرۆشرێ و نرخەکانیش هەڵبێ هەڵواسی بەپێی جۆری ئەو پۆڵەنی کە کراوە لەلایەن ئەو لیژنەی و لەلایەن سندیکاوە و نرخەکان وەچانەها شوێنی شەیە کە پابندی هەڵواسی نرخەکان نەبووە 250,000 ناغرامە کراوە ئەگەر دووباری کردەوە بە 500,000 سێم جارێ بە داخستن بەپی ڕێنماکان کە هەیە لەلایەن شوێنەکانی خۆڕن بەنیسبە سنتەری جوانکاریەکانەوە ئەو لەژێر دەسەڵاتی ئێمەیان نییە ئەوە لەلایەن وەزاری تەندروستیەوە چکاوانە دکتۆری تایبەتی تایە و شوێنەکان خۆشتە لەزان جوانکاریەکە ئەو سەرتەرانە مناڵم ببوورە سەرتەری جوانکاری نەشتەرگەری کردن ئەو سەرتەرانی کە مەوادی جوانکاری ئەفرۆشن لە کرێم و نازانم هەچی شوێنێک موادی جوانکاریش بفرۆشی ئێمە سەردانیەکەین دوای ئەوە ئەگەر پشکینەکانی پێ نەبێ و بە بەروارەکانی وکو ئاماژەم بێ بەبێ مواسەفاتی عراقی نەبێ ئێمە دەزەگرین بەسەرا وەستەنەها شوێنیش هەیە کە سزا دراون و غرامە کراون لەبەر ئەوەی پابندی ڕێنماکان نەبوون باش هەندێک شوێن هەیە کە ئەو بابەتانەی کە ئەفرۆشن گرفتەکە ئەوەیە کە ینی کە ئەم بابەتە ئەبێ لەژێر چاودێری پزیشکا بەکاربێنرێت بەڵام ئەوان دەچن کەسێکە بۆ نمونە من کە هیچ شارەزایکم لەو بابەتەنی لەسەر دوکانەکە ئەوە چەندەها شوێن هەیە بەڵێ وەکو دەرمانی کوردەوارەکان و دەرمانەکانی تر هەیە ئێمە ئێستا داخراون لەبەرەوەی لەلایەن لیژنەیەکی تایبەتمان هەیە لیژنەی بەدەچوون بە ئەو شوێنانە لە قایمقامی دەمەرگی شاری سلێمانی چەندەها شوێن هەیە لە کاسۆمۆڵ و لە جادەی ئۆرزی ئەمانە کە پابندی ئەو ڕێنمانە نەبوون و سەرجە موادەکانی حیجز کراوە بابەتی قەڵەویمان هەیە بابەتی زەعیفیمان هەیە ئەمانە مۆڵەتیان نیە هیچیان مۆڵەتیان نییە و هیچ جۆرە نەکردن بەڵێ بە هیچ شێوەیەک ئەو موادان لەبەرەوەی چەندەها هاوڵاتیمان هەیە تووشی گرفتی تەندروستی بوون تووشی گرفتی پێز بوون کە تووشی گرفتی ناو لەشی خۆیان بوون ئێستا ئەمانە ئامادەی کاکسۆران دواتە قسەی زیاتر دەکەین دەچینە لای هاوکارمان دەریا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناو بازاری شاری سلێمانی و لەگەڵمانایە دەریا ئەم کاتت باش ئەگەر هاوڵاتیانمان بۆ بدوێنیت لەسەر بابەتی نرخ و کوالیتی خۆراک پرسیاریان لێ بکەیت ئێستا هاوڵاتیان هیچ گلەیەکیان نییە و ئەگەر بابەتێکی دیکەش هەبێ خۆیان لە ڕووی نرخ و چاودێریکردنەوە قسەی لەسەر بکەن بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان ئێمە ئێستا لە یەکێک لە شەقامە پڕجوڵەکانی شاری سلێمانین کە شەقامی مەولەویە لەم شەقامە ئەوەی کە هاتبێتە شاری سلێمانیانەوەی کە خەڵکی شاری سلێمانی بێ دەبینێ کە ڕۆژانە شەقامێکی پڕجوڵەیە هاوڵاتیان زۆر سەردانی ئەم شەقامە دەکەن لەم شەقامەدا چێ پێداویستی ڕۆژانە و چێ ئەو پێداویستیانەی کە بۆ جەژن پێویستن لێرە دەست دەکەوێت لە چەرەسات و جلوبەرگ و خواردەمەنیەکان ئەوەی تێبینیە لە ساڵانی ڕابردوودا لە لای هاوڵاتیان ئەوەیە کە لە ساڵانی ڕابردوودا لەگەڵ بۆنە و یاد و جەژنەکاندا بەشێک لە دوکانداران ئەوەی تێبینی بوو لای هاوڵاتیان نرخی کاڵۆ شمەکەکانیان بەرز دەکردەوە یاخود لەلایەن بازرگانەکانەوە وەک هاوڵاتیان باسی لەوە دەکەن کە بەشێک لە بازرگانەکان ئەو مەوادانەیان دەهێنایە بازارەوە کە نەک باوەی بەسەرچوویان یان با بڵێن مەوادەکان ماوەیان بەسەر چوو بێ بەڵکو لە ماوەی بەسەرچوو نزیک ببوونەوە من دەمەوێت بۆ زانیاری زیاتر لەسەر نرخی کاڵا و شمەکەکان لەم ساڵدا لەگەڵ یەکێک لە کاسبکارەکانی شەقامی مەولەوی قسە بکەم کە کاکەژارە کاکەژار سڵاوت لێبێ ئەگەر بێتە ئێرەوە زۆر سپاس کاکەژار ئەگەر پێم بڵێ بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم جەژنایان ئەم ساڵ جەژنی ئەم ساڵ چۆنە بازاڕی ئەم ساڵ چۆنە خۆی ئەم جەژنە جەژنێکی قەیرانی پڕ لە قەیرانی دارایی بوو
یعنی بۆ نمونە هەموو شتێک دابەزیوە بۆ نمونە پار جەژنی قوربان باوەڕەکەی چیلۆی بستە بە 18,000 دینار بوو نفسی ئەم بستەیە ئەم ساڵ چیلۆی بە 8,000 نارە بە 9,000 نارە لەبەروی خەڵک پارەی پێ نییە موچەی وەرنەگرتووە ناتوانێت بەسیترین شتی جەژن دابین کا بۆ ماڵ و مناڵی لەبەرەوەی موچەی وەرنەگرتووە کە موچەی وەرنەگرێ ئیش و کاری نەبێەوە دوکانەکانەی بینی باوەڕەکەی دوکانی وایە ڕۆژی وایە سفتە ناکە ئەمە پۆشاک فرۆشەوە چەرە فرۆشەوە موبایل فرۆش بۆ خەڵکەکە پارەی پێ نەما تۆ فەرمەوە مانجی 6 و 7 یەک موچە وەرگیراوە ئەخە بە یەک موچە خەڵک بەچێت توانێت پێداویستی ڕۆژانەی خۆی دابین کاکەشار ئەگەر پێم بڵێ ئەوەی تێبینی بوو لای هاوڵاتیان لە ساڵانی ڕابردوودا ینی بەشێک لە دوکاندارەکان نرخی کاڵۆ شمەکەکانیان بەرزە کردەوە ئەمساڵ ئایا ئەو شتا ئەو دیاردەیە سەری هەڵداوە یاخود نەخێت خەڵکەکانیان دوکاندارەکان دەیانەوە شتەکانیان بە زەرەر نەفرۆشن بەڵکو شتێکیان دەستکەوە ناتوانێت بەرزی کاتەوە خواخواتی ئەم کاڵانەی بۆ جەژنی ڕەمەزانێ ناوەتی لە جەژنی قوربانی پیرۆزە سەرفی کا لە بەرەوەی بمێنێتەوە تووشی تەلەڤە بێ تووشی زەرەرە بێ ئەمڕۆ هەموو کاڵەکان تاریخی لەسەرا بۆ نمونە نوقلی هێناوە نوقلێمە بەرەو گەرما ئەچین ئەم نوقلە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپبوو نەچێ بەرەو تێکچوو نەچێ پلەی گەرمامان سەروی پەنجایە ئەم نوقلە نابێ پلەی گەرمای بچێتە 20-25 ئێستا ئاچێتە 50 نامێنێ خواخوایەتی چلوی نوقل 8,000 کەوتووە لەسەری هەراجی کردووە بە 2,000 بە 2,000 خەڵکەکە بۆی داکرێت لە بۆی پارەی پێ ئەمە واقعەتە کاکەژار ئەگەر پێم بڵێ باست لە ماوەی بەسەرچوون کرد جاران ساڵی ڕابردوو بەشێک لە هاوڵاتیان باسییانەوە کرد لە بۆنەوە یادەکاندا بەشێک لە دوکاندارەکان ئەو مەوادانە دەێنن کە نرخی با بڵین ماوەی بەسەرچوونی مەوادەکان کەمی ماوە ئێستا ترس لەسەر ئەو مەوادانە هەیە کە نەڕوات یاخود مەوادی بەسەرچوو چۆنە لە بازار زۆر کەمە لە بەرەوەی برادرانی لوزنەی قایم قامیەت یعنی بە مستەمڕی لەم ڕۆژانە پێش جەژن بە مستەمەڕی لیجانە گەڕێ بە شەو بە ڕۆژ سەیری تاریخەکە سەیری ناو دوکانەکەیەکە سەیری ناو چەرەسەکە بزانە چیتیایە دەریا ئەگەر بتانی هاوڵاتیانیشمان بۆ بدوێنی ژمارەیەک لە هاوڵاتیان بۆی قسەمان بۆ بکەن لەسەر نرخ و کوالیتی و جێبەجێکردنی ڕێنمایەکان نییە ئەمە واقعەتە ئەو شتانە نەماوەکەم بۆتەوە زۆر ئەگەر وەکو هاوڵاتیە قسەم بۆ بکەیت لە ئێستادا بیتە ئێرەوە مەمنونە بم لە ئێستادا نرخی کاڵا و شمەکەکان لە بازار چۆنە ئایا جاران باستەوە دەکراکە نرخی کاڵاکان گرانە و کوالەتیشان وەک پێویست نییە ئێستا ئەو شتە هەیە یاخود بالفعل ڕاستە هەیە ئەوە هەیە بەس کاکە خەڵکە پارەی نییە گرانیە ئەگەر پارەت نەبی دەتوانین بچیاشا بکڕی ناتوانێت کاکە حکومەت یاریمی کوردستان خەلە چێ خەوت لەکەتووە کاکە چیەکە بۆ خەڵک بۆ یارمەدە خەڵک نادەن کاکە یعنی خەڵک هەم کاکە عنی مرد کاکە برد باش ئەگەر پێم بڵێ لیژنەکانی قایم قامێت تا چەند دێنە بازار بە دوای بۆ نمونە نرخ و کاڵاشمەکەکان بۆ نمەی سامی پێش جەنابتان باسی لەوە کرد کە دێنە بازار تا چەند تۆ خۆ تێبینیت کردووە وە قورعانە من تێبینم کردووە بەسیە ینی هیچیان پێ ناکرێ دێستەدای خەڵکی دەکەن و دوکانەکان دەگەڕێن و هیچ عنی ناتوانن کاکە ئەشا گرانە کاکە دە هەرزان کەن و کاکە خەڵک فەقیرە پارە نییە معاش نییە ئەی خەڵکە چی بکە چێ تۆ داواکاری چییە تۆ دوا قسەت چییە لەسەر ئەوەی کە بەرەو جەژن دەچین والله داواکارمێ حکوومەت یاریمی کوردستان با موچێ ئەو خەڵکی بدا تا باەن جێژنە و خەلاص بڕەوە بەس وڵی داواکارەکەم حکوومەت یاریمی کوردستانە بەڵێ ڕێبین ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوو لەسەر دەریا ئەگەر زۆر بە کورتی بەرەو جەژن دەچین دەریا ئەگەر زۆر بە کورتی بتوانیت لێدوانی دوو هاوڵاتی کەشم بۆ وەربگری زۆر بە کورتی تەنها ئەو پرسیارە دیاریکراوان لێ بکەیت نرخ و کوالیتی و لەگەڵ ڕەچاوکردنی ڕێنمایەکان چۆنە بینن ئێستا حالیان کەسم لانیە بەڵام ئەگەر وێنەگرەکە هاوکارم بێ هەوڵە دەم بچم ئەو هاوڵاتیانی لە پشتەوەن ئەوانە بدوێنە بۆچوون وەرگرم ئەوانە زۆر دوورن لێمەوە بەڵام ئەگەر بتوانم دەچمە ناو بزانم دەتوانم چەند کەسێ وەرگرم
قوربانگیان سڵاوت لێبێ ڕێبینەوە لەویستم لە چەند هاوڵاتیەک لێ دووە وەرگرم بەڵام کەسیان نایەنەوێ قسە بکەن بەڵام ئەوەی بن تێبینم کردووە پێشەوەی بێمە لای ئێوە بەشێک لە دوکانداران و هاوڵاتیانم دوان باستەوە دەکەن کە نرخی کاڵە و شمەکەکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەوەیە کە نرخەکان بەشێک لە شتەکان بەهۆی ئەوەی کە لە وڵاتی ئێرانەوە دێت لە ئێستادا کە تمەنی ئێرانی ڕووی لە داکشان کردووە نرخەکانیان تا ئاستێک گونجاوە باشە لەوانە فستقی ئێرانی کە یەکێکە لە چەرەسی ئێرانیەکان ڕووی لە داشکان کردووە و نرخی کاڵا و شمەکەکانی تریش بە بەراورد بە ساڵانی ڕابردوو من یەکێک لە لێدوانی دوکاندارەکانم وەرگر باسیەوە دەکرد کە ئێمە بۆ ئەم ساڵ نامانەوێ قازانج بکەین وەک پێویست بەڵام ئەوەی کە ئەمانەوێ نامانەوێ زەرەر بکەین چونکە ئەو شتانی کە هێناومانە ماوەی بەسەرچوونیان هەیە دوایی ماوەی بەسەرچوونەکەی بڕوا ئێماوە هەمووی دەبێت بە زەرەر بەسەرمان بەڵکو ئێمە نامانەوێت لەم جەژنەدا قازانجی وەک بەڵکەوەی دەمانەوێت زەرەر نەکەین. زۆر سپاس بۆ هاوکارمان دەریاکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ تۆ بۆ میوانەکانیش کاک سووران ئەوەی کە پامنێرەکەشمان ئاماژەی پێیان دیاردەیەکی دیکە هەیە کە زۆر گرفتە ئێستا خەڵک سار بۆ تۆ لە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە دوکانەکان لە مارکێتەکان لە شوێنەکان ئەمە بۆ واناکەن ئێوە کە تۆزێک بابەتەکانتان تونتر بێت بۆ ئەوەی کە ڕێنمایەکان جێبەجێکەن ئەو گرفتەی کە لە ژەژنی ڕابردوو بۆمان دروست بوو دیسان بۆمان دروست نەبێتەوە وڵا ئێمە لێرەوە داوە لە هاوڵاتیان نەکەین کە پابندی ڕێنمایەکان بن و پابندی تاکپارێزی و خۆپارێزی بن لە کاتی جەژنا ینی بەڕاستی مەجموعی شت هەیە با نەکرێ وەکو جژنی ڕەمەزان مادێنەیە عفو خۆتان نەزانن لە جژنی ڕەمەزانە و ڤایرۆسە بە شوێکی بەرچاو بەرە هەڵکشان ڕۆژ ئەویش بۆی ئەو تێکاڵاو بوون و داواکاریەکە لەوانەیە ئێسێوە جهەتی پەیوەندیدار نەبن بە هاوڵاتیان بڵێن دانی جهەتی تەندروستی ئێمە زۆر هاوارەکە زۆر ئەڵێ بەڵام من بەوەستم لە شوێنە بازرگانیەکانە شوێنە بازرگانیەکان ئێوە کردوتانە بە مەرج ئەگەر بێت و دەستکێش و دەمامک و جێڵەکان بەکارێنن وەرگرتنی پارە بە تایبەتی بەڵێ هەموو شوێنەکان هەتا نانەوە سەمڵخانە شوێنە بازرگانەکە ئاماژە و پیا ئێمە کەلیژنەکانمان نەچێ ئەبێ و کەسانە دەمامکیان لە بەستی بێت و دەستکێشیانە دەسابێت ئەمە هەمووی مەجەوە چەنەها شوێنیش هەیە دە ڕۆژ پێش ئێستا ئەم ڕێنمایانە زۆر باش جێبەجێ ئەکران لە شوێنە گشتیەکان لە بۆ شوێنە بازرگانیانە بەڵام ئێستا جێبەجێ ناکران خۆ ئێوە هەمان لیژنن هەموو ڕۆژێ ئێمە وەکو لیژنەکانی چاودێری بازگەکو لیژناوە بەشەکان هەموو ڕۆژێکە لیژنەکانمان نەچێ هەر شوێنێ پابندی ڕێنمایەکان نەبێ پسۆڵی سەرپێچی بۆ کراوە ئەوەی ئێمە تێبینیمان کرد کە لیژنەکانمان چوو بن پیان وتراوە پابند نەبوو بێ یەکسەر پسۆڵی سەرپێچی بۆ کرێت و غراماکرێت لەبەرەوە ئێمە داوا لە سەر جەم شوێنەکانەکەینەوە کە پابندی ڕێنمایەکان بن هەم لەبەر خۆیان و هەم لەبەر تەندروستی هاوڵات ئەوە یەکەوە دەستان شل کرد بە هیچ شێوەیە بە هیچ شوێک تا ئێستا چکە ڤایرۆسەکە لە ناومانایە چۆن دەست شلکەین ینی خۆشتێک نەبوو ئەمە بەسم ئەوەیە کە ئێستا ئێوە پێشووتر بڵێن ئەو کاتی کە داتاکان لە هەڵکشانە بوون ئێوە ئیجراتی تونتان بەڵام ئێستا نیکە ئێستا شەریکین کاکڕێبین ئێستاش بە هەمان شێوە ئێمە من ئاماژەم بەوەدا لیژنەکانمان کاچنا شوێنەکەەوە ئەبێ ئەو کەسە پابندی ڕێنمایەکان بێ و دوای ئەوە ئاگاداریشمان کردوونەوە کە قەڵباڵغی دروست نەبێ چەنەها شوێن هەبووە لە کاتی خۆیان کە پابندی ڕێنمایەکان نەبوو داخراوە لەبەرەوەی هەڵەساوە بە جێبەجەکردنی ڕێنمایەکان دوای ئەو خۆشی ڕێنمایەکانی جێبەجێ نەکرد و خۆپارێزی و تاکپارێزی ئێمە شوێنەکانمان داخستەوە دوای کردومانە بەغرامش بابەتێکی دیکە لەسەر مەسلەی ئەو بابەتانی جێبەجێکردنی ڕێنمایەکان و دروست نەکردنی قەرەباڵخی لە کاتی جژنیشان لیژنەکانتان هەبەردەوام بێت بەڵێ بەرنامەی تایبەتمانەیە بۆ ڕۆژای جژن کە لیژنەکانمان بە هاوبەشی لەگەڵ لیژناوبەشەکانی قایم قامێتە دەرچوونیان هەیە هەر لە بەیانیەوە تا لە سعات نوێی بەیانیەوە تا 12 شەو و سەرجەم شوێنەکانی ئاگادارەکەینە کە پابندی ڕێنمایەکان بن کە قەڵەباڵغی دروست نەکەن بۆی کێشەمە بۆ دروست نەبێتەوە وەکو جژنی ڕەمەزان گۆڕانکاری زۆر لە نرخی گۆشتە ئاکرێ بە تایبەتی مریشک بۆ تا ئێستا مریشک کێشەیەکی گەورەمان هەیە لەبەر ئەوەی هەم لەلایەن کۆمەڵەوە هەم لەلایەن ئەو کەسانەی کە هەڵەسن بە داخڵکردنی وەجبەکانەوە بەرنامەیەکی تایبەتیان نییە بیرمانە چێ ئێستا ئێمە 850 قاعی مریشکمانەیە لە ناو شاری سلێمانی دەوروبەریە ئەمانە جاری وا هەیە 500 قاعبەیەکەوە جوچکە تیەکات کاما بێتە هۆی ئەوەی لە بەجماوی 42 شەو و 45 شەو ئەم جوشکە بێتە بازارەوە و پێگات سیلەکەی بە شێوەیەکی بەرچاو
عرزێکی زۆرێتر لە بازار و تەڵەبێکی کەمیشەیە جاری وایە منیشگەگات 1500 جاری واشە بەهۆی نەبوونی قاعەکانەوە بۆی ئەوەی تێنەکردنەوە مشەکان بەرزبوونە بەخۆی بنەوە تا ئێستا ڕێخستنێک نییە بۆ تێکردنی وەجبەکان لەلایەن ئەم کارە ئەبێ خۆیان کۆمەڵەمانێ کۆمەڵی چێلگە پەلەورەکانمانەیە کە چەند جارێکیش پێمانوتون کابێ ئەمە ڕێکخرێتەوە یعنی ناکرێتەوە 500 قاعەبەیەکەوە لە یەک ڕۆژاتی کات و دەقاعەتی نەکە ئەمە کێشەی گەورەی بۆ دروستکردین داوامان لێکەوتن چکە تا ئەو کێشەی حل نەکرێ ئەم کێشەی نرخی مریشکە هەروە ئەبێ ئێستا بۆ نمونە گۆشت چەند ساڵە بە 16,000 دینارە و بعد شوێنیش لە بەرەوەی بەڵێ ئەفرۆشە بە 12,000 ئێمە لە مویمە لە سەقفی زەمەنەکەی خۆی 16 تێ نەپەڕێ دوای ئەو هەچی هاوڵاتی بەکەمتر میفرۆش کێشەمان نیە سپاس دەکەین زۆر عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی سپاس بۆم تەوەری بەرنامەکە لەگەڵمان نبووی لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربان خواست لەسەر هەندێک بابەت بە تایبەتی ئاژەڵ بۆ قوربانیکردن زیاد دەبێت بزانین ئەم ساڵیش لە کاتی قەیرانی کۆرۆنا و قەیرانی داراییدا هەرەمان بابەتە هاوکارانمان لە دهۆکەوە راپۆرتیشان بۆ ئامادەکردوین با بینەری بین. جەژنە قوربانê ڕۆژێکە پیرۆزە di ayînê Îslamê de diyartirîn rêwrasmên di vê cejnê de di navcivaka Îslamî de serjêkirin û vekuştina giyanewerekî ye. Salane di vê cejnê de bazarê terş û tewalî germ dibît. Li qeyrana darayî bû mawê çend salan e ev bazara lawaz kiriye. پار و پیرار داد او افصله ابا 3 ساله gelek farkı ya hiç salı berayeti ahtimala بنزدی 20 روز ما بم بججنی ماشیست هفته ایت فروتم تلفونا وگاوی حتی وگاوی معمی بیسیایی فروت نجبی پاره اینه. پارێزگەها دهوکی ڕێژە ئاکنجیان زێدەتر حەشتێژ سادەی مسلمانن و ئەvێ ڕۆژێ ساختکەن و قوربانیان سەرژێتکەن لە قەیرانە دارایی خەلکێ گوشتی وەرگریت زێدەتر لێکریە ژە خەلکێ دابەشت کرد. خدای من بو نیتا خدای بو نساس هر سال استیم قربانی که کرمانیم پارم هبن نبن وید از هر کرمان چون سنت کا پیروزه و خدای من سرک دوی بو صدقه از دبام مول توزیع کم توزیع ماجی همه هر مولگی دی کلاگی بفرکن. سرارای بریار حکومت لسر راگرتنا پریوچونا ڕێوڕسمên di ڕۆژا cejnê de ji bo xweparastin ji vayrosê korona lê ji ber pîroziya cejnê û baweriya mikum ya xelkî bi ayînê Îslamê ew rêwrasmên nebine egerê têkeliyê dê pirêveçin. Bû nimûne jî qurbanî dan. Ev qurbane sünnete bite sê parçe. Mesela pazake 30 kilone 10 kilo bu خوراکی بو خو عیال خو مهوان تدین نکته 10 کیلو بو درو جیران توزیع بکی 10 کیلو بدیا و امرووا افید مروی تاوید تدوید کی هدیه بو راستی جو سنت کا خیره یعنی رجا قیامت اف سنت هانی انف پازی هانی انف گول کی هانی انف چیلانی بزی خواب گوشت خواب شاخت خواب حسیت خواب دیت دفاعش مروی کتن اتقال اندی کیف خوشی بو خلکی اوا اشلاء کی ولای کی وقتی کرم کریکو قیرانه انجک ام بجن بحثی كورونا يبكين كو مراسم بشكل كعامنا نكرني بس تاثير السرقوشتي نابتن كورونا كو تاثير اللي بالعكس زبده بتر بار سيفيك بو سيفيك ام بار سيفيك بو خلكيجك بو حكمتيجك واف قربانه بنا توزيع كرني رجايكي عيدي دوي سي چاري حتى بري مغرب پرستنا خوده و بجه اینانا بریار و راسپاردن دو قرآن داهاتی بسلمان دست بردار نابن لیخو پرستن جنخوشیان جی اجر فرمان خداییه قربانیدان و بالافکرنا گوشتی بسر هجاران دا ارکک پیروز هم بو رازی کرنا خوده و دیسان به حزبونا پیوندین جواکی جیه. کاروان صادق گل کردستان دهوک. هەر دەچینەوە بۆ لای کاروان لە دهۆک سەرمان بابەت هەندێک زانیاریمان پێدەدا کاروان سپێدە باش لەگەڵ پێدانی زانیاری لەسەرەوە بابەتە ئایا ئامادەکاریەکانی خەڵک لە پارێزگای دهۆک چۆنە بۆ بەرەوچوونی جەژن و لەمان کاتیشدا بابەتێکەیە لە دهۆک مەسیحی لێ ژمارەیەک لە مەسیحیەکان ئەوانیش خۆیان ئامادەکەن بۆ جەژن بەشدارە بن لە جەژنی قوربان و ڕەمەزان لەگەڵ موسڵمانەکان
بەلە ڕێبین سپێداوە باش بیت سپێدا بینەرێن گەلێک کوردستان باش بیتن وەکو تادا دیارکردن و نزیکە ڕۆژە جەژنێ ئەvە ئەڤروکیا دوماهی ڕۆژە ji ڕۆژە عرفاتێ سڵباهی بڕیارێک و ڕێوڕاستمێن جەژنێ دەست پێ بکەن سەرڕای بڕیارە حکوومەتە هەرێما کوردستانێک و ڕێوڕاستم شێوازدەکێ گشتی بێژین پڕێڤاناچن ji ber xwe parastinê ji vîrusê koronayê û herwastan rêgirîkirin lê têkeliya xelkî ji bo xwe parastinê ji vî vîrusî lê hindek rêwrasmên heyniyên prêveçûna cejnê ku xelek berdewam dê evan rêwrasman prêve betin ev nabîte kartêkirin li ser nexweşiya vîrusê koronayê niha em li bêjin derdûrên parêzgeha duhûkeyne li gel yê bêstirê salane demê cejna qurbanî bêjin li dewrûberên parêzgeha duhûkê xudanên pazî projên xwe bêjin pazê xwe tîne dewrûberên parêzgeha duhûkê ji bo firotinê bêjin bazar rewangerin bîtin ji ber ku cejna qurbanê ev jî êkiş rênmayên îslamê ku salane cejna qurbanî ji navê wê jî diyar ku diyartirîn bêjin rêwrast min cejna qurbanî de ew jî vekuşna qurbanekê lê li parêzgeha duhûkê û li herêma Kurdistanê giştî ev çend salekîn keftiye qeyranê qeyrana darayî herwastan kêmiya pareyê û nebûna moçeyan gîrûbûna moçeya bêjin ya bûya rêgir li ber bêjin pêzbûna bazdar rêpazî û kirîna qurbaniyan şilaya welatiyan ve ev sala cudaya ji salên ji salên berî qeyrana darayî ku xelkî pişewazekê germtir yan jî bêjin zortir bazar rêwan germtir hebû lê ev sala da ji ber qeyrana darayî bazar rêwan jî lawaz bûye xudanên firotina pazî jî gazin daweyekê dikin ku bêjin wezareta kiştokalê vêtin harîkar bîtin ji bo zêdetir firotina pazlê xwe yan jî bêjin zêdetir harîkarîkirinawan da ku bêjin projên xwe da xesaret nebin herwastan stebaret bistyarata ku mesîhî beşdariyet rêwrastmên cejna qurbaniyê da bikin gel bistirmanan ya nebelê salane li parêzgeha duhûkê nebtinê mesîhî belku êzidî jî hene û bêjin diyanetên cuda cuda hene hemît rojên cejnê da çi cejna êzidiyan bît yan jî ya bisilmana pişewazekê bêjin pêkvejiyanê beşdarî cejnên êkodûd bin bisirman jî beşdariyê cejnên mesîhiya da dikin mesîhî jî beşdariyê cejnên bisilmanan da dikin seredana êkodûd dikin û heval û dostên êkodûd ev sala renge cuda bîtin ji salên borî ji ber ku ev sala weku me de diyarkirin ku vîrusê korona heye û parastin xwe parastin ji vîrusê korona renge weku pêdivî seredana êkodûd nekin lê pirekên sosyal medyayan jî peywendiyên telefonî her ev peywendiyên civakî yan jî pîrozbahîkirin li cejnê deya berdewam bîtin rebîne ev ew zanyarî bûm taybetî jî li ser qurbanê roja cejna qurbanî da taybetî jî li ser bazarê kirîn û firotina qurbanan ئەی کاروان نرخی ئاژەڵ چۆن ئەم ساڵ بله نرخێوان بێژین یە گونجایە لێ وەکومەدا دیارکردن قەیرانە دارایی و نەبوونا پارەی ئەگەر نرخی ئەرزان ژی بیتن وەکو وڵاتیاندا دیارکردن و پارەنینن پێ بکڕن ئەگەر نە هەر وەکو ساڵێن بەرێ نرخێوان هەمان نرخێ ساڵێن بەرێ لێش بەرکو ئەف ساڵە موچەنینن هەروەسڵام موچەگیر و ژیت بن ji ber vê jî bazariyê lawaz e eveya bûye sebebê lawaziya bazarê kirîna qurbaniyan nek û bihayê wan bihayê wan heman bihayê salên berê ye سپاس بۆ هاوکارمان کاروان کا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە دووهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆەوەی کە تاو کەسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم ڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ